وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. دوێ کە بە مەراسمێک لە هۆڵێکی تایبەتە و بە بەشداریە ئاغای مەسعود بارزانی نێچیر کوڕە ئیدریس و مەسرورە کوڕە مەسعود مستەفا بە قەوڵی ئیعلامە پەردەبەرداریان کرد لەسەر کتێبێک بە ناوە بارزانی لە بەڵگەکانە دەوڵەتانە ئێران و تورکیا، و کۆمەڵێک کەسیان بانگێشت کردبوو کە بێن لەسەری قسە بکەن. ئێمە محتەوایە ئەم کتێبە کە ئاغای بورهانە بەحرامە وەڵەدبەیجی ناوی ئەنێت بە دەکۆمنتە تاریخی ڕۆژنامەنەگاری. چاوم پێ نەکەوتگە وەکو تەمامی ئەم کتێب و لافیتە و پڕتۆک و دەستنووسانەی کە وەبەرن نەغدە کەس ناکەون، و بە مردووی لەدایک ئەبن تا ئەنێژیرێن. بەڵام پرسیار ئەمەسە ئەم جۆرە کارانە بۆ بەم قرم و قاڵە ئەکرێ. جوابەکەیشی ئەوەسە کە هەر جەریانێک دوای تێپەڕبوون و واقعیات دائەنیشێت مێژووسازی بۆ خۆیەکە، نەسڵێ دوو نەسڵی بەسەر و تێئەپەڕێت و ئەم مەسئلە جێ ئەکەفێ وەکو واقعیەتێ. ئەگەر مثالێک بەمە خزمەتتان، هەر لەم پرتۆکانەی کە پێیان ئێژن پرتۆکە فارسی و تاریخە دوای ئیسلامە فارسی نوویس، وەکو حەمەی جەریرە تەبەری و وەکو جوڤینی و وەکو تەواوە ئەوانەی کە بەجێ ماگن و بەناوە پرتۆکە تاریخی ئیستفادەی لێ یەکەن، کۆبەندە ئەمانە شتێکی واتیە. پێشووتر شتێک بێژم من نازانم بۆ ئەحلە سنەت، ئەگەر مامۆستایەکی ئاینی واتیە ئەو دیبەیتە بۆمی ڕاست بکاتەوە. بەڵام مطمئنم لەوەی کە لە ناوە فەقیهانە شیعە لە مەسائل ئیسلامی و ڕەوائی و حەدیثە شتێکیان هەست بە ناوە تەواتر. تەواتر یعنی داستانێک بە شێوەی تەواتری لەلایەنە فوقەهای جۆرا و جۆر یا کەسانی جۆرا و جۆر باس کریاوێ. هەر ئەمەی کە لە دەنگە کەسانە مختلف و باس کریاگە، ئەمە ئەبێتە هۆی ئیسبات و سەحەتە ئەم داستانەوە تۆ قبوڵیەکەی ئەگەر هیچ بەڵگەیەکی شت لە دەسانە بێ. پێژن تەواتۆر لە تەمامە ئەم پرتۆکە تاریخیانەی کە بەجێ ماگە، پێشووتر شتێکی تریش بێژم. محەممەد عەلیە کاتوزیان کە ئوستادە تاریخی ئێرانە لە دانشگاهە ئاکسفۆرد، و قەتعانی تر کەسێک ناتوانێ پێ بێژێ نەزانە و نادانە و بێسەوادە، لە مصاحبەیەکە تەکە ڕادیۆ فەڕەنسە بەحسەکات لەوەی کە کابرا لێ ئەپرسێت ئێرانیەکان ئێژن ئێمە دنیایەکی پڕ لە عالم و فیلسوفمان بووگە لە پێش لە ئیسلام، و عەرەب هاتگە کتێبخانەکانە ئێمەی سووتاندەگە. کاتوزیان وەڵام ئەداتەوە ئێژێت ئەگەر شتێک لە دەورانە قەییم بمایە، تۆ ناتوانی قبوڵکەی هەرچی پرتۆکە لە کتێبخانەی تیسفوو نابووگە. ئەوەی کە ئەبوایە بە ئێمە بگایە گەیشت بوو و گەیشتووە. مثال تێرێتەوە لە کلیلە و دەمنە، و ئەڵێ کە ئەمە برزوویە تەبیب لە سانسکریتەوە هاوردیە سەرە پەهلەوی، و عەبدوڵڵاه بن مقەفع هاوردیە سەرە فارسیە دەری.
ببخشن عربی و پاشان ترجمه کردیەوە بە فارسی. یاددەری کەواتە ئێمە گەورەیەکمان نەبووگە کەوی ناسین، هەروە کە ئێمە مانی ئەناسین، مەزدەک ئەناسین، بەڵام گەورەیشی ترمان نەبووگە کەوی ناسین. با بێمەوە سەرە تەواتر. لە تەمام ئەم تاریخانە دەستپێکە تاریخە سەرزەمینە ئێمە بە سلسلەیە پیشدادیانە. نەخستین خەدیوی کە کەشوەر گشود سەر پادشاهان کیومەرس بود. یەکەمیان پیشدادیانە. دووهەم سلسلەیە پادشاهی کیانیانن، کەی کاووسە کەی خەسرەو. ئەمانەی کە ئێوە بیستکتانە و ئیدعای شەکرێک کە ئێمە شاهنامەمان هەست و فردەوسی شێژێتی، پاشان یەکسەرە ئەڕواتە سەر ساسانیان. لە ساسانیانیشۆ ئەخواتە دەورانە دوای ئیسلام. بە شێوەیە تەواتری تەمام ئەم پڕتۆکە هندیشە جەعلیانە باسە پیشدادیان ئەکەن، باسە کیانیان ئەکەن و باسە ساسانیان ئەکەن. یەک پڕتۆک نادۆزیتەوە، باسە ئاشوریان بکە، باسە ئیلامیان بکە، باسە سومریان بکە، باسە ماد بکە، باسە هەخامنشیان بکە. یەک پڕتۆک نادۆزیتەوە. ئەمە تا ئەواخرە قەرنە نۆزدەیش هەرواسە، تا ئەواسەتە قەرنە نۆزدە. لە پڕێکە لە ئەواسەتە قەرنە نۆزدە بڕێ یەهودی بە نامە کەونناسی خۆفڕە ئەدەنە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و مەزۆپۆتامیا. ئەو جار ئێژن ئێمە خشتی قوڕیمان دۆزی گەسۆ، کتێوخانەی سومریەکان، خواکانە ئەنانوکی. ئێمە بورجە بابلمان دۆزی گەسۆ، باغە ئەدەنمان دۆزی گەسۆ. لەگرا ئاشوریان مەوجودن. تاریخ لە بەحسە جینیسەسۆ دەست پێەکە، لە تووفان نۆحۆ دەست پێەکە، لە بڵاوبوونەوەی جەمعیەت بەسەر جەهانا و لەوانە دەست پێەکە. میدیا کوڕە یافسە و ئێمە نەوەی یافسین. ناگەهان کەتیبەکانە بێستون و نەقشە ڕۆسەم و هەنێک بەرد هەڵکنریا کەس نازانێ. لە وەسەتە ئەم کەژە بێستونە وا چاوە قەیرە موسەلەح، یعنی بێ دووربین ناتوانێ بیوێنێ ئەم پادشاهە خوا خەیر بۆ کردگە، ئەم لافیتەیە بۆ کەندگە بە قەیەمبەردۆ بۆ کێی کەندگە. هەروەها دینە ئیسلام دینێکی مەتن محور یان تێکست محورە. دینی ئیسلام تێکستە. ئەم سەرزەمینە موسڵمان کریاگە ئێمە تۆ یەک ئایە ناوێنی بەقەدەر بەردێکەوە هەڵکندریا بێ، کەلامە خودا بێ ناوێنیت. بەڵام ئەم گشتە توڕەهاتە من داریوشم و شای شاهانم و کەلەموا لە ئاسمانگا، شای فڵانە کەسم و شای ئیلام و شای بابل و شای نازانم کێم و ئەمانە تادەڵە گەرەک بێ دەست هەڵوەس کریاگەن و کوتریاگەن بەم دار و بەردانە، لە کونە ئەشکەوتێکا و لە بنمغارێکا و دەستنووس داکوتریاگە. تەمام ئەو دەستنووسانەی کە تەواتری بوون باتڵ بوونەوە. تاریخ ئەو جار لە شەرقشناسیە یەهودیەکان چ لە رووسیە، چ لە فەڕەنسە و چ لە بریتانیا دەسی پێکرد. ناگەهان سومر بۆ ئێمە کەلەیزل بوو، لولی و گوتی و بووبی و ئەمانە سەریان دەرهاورد. عینە کتاوە مقدسە یەهودیەکان، عینە کتاوە مقدسە یەهودیەکان. وا ئەم سەرزەمینە کوردەوارە ئەوێتۆ باغە عەدەنیان، باغە عەدەنیان. ئیتر یەک ئێرانیە فەرهیختە ناڕواتەوە سەر پیشدادیان، ناڕواتەوە سەر کیانیان.
و پێشی ئێژێ حماسە و پێشی ئێژێ ئەفسانە و میتۆلۆژی و میت. ئەمەم بۆ وت، ئەمەم بۆ خاتری ئەوە وت تا بزانن لە فاسڵەی دوو نەسڵە لەم سەرزەمینە ئێمە ورد و درس ئالوودە بوو بە مێژووی یەهود نوویس. کەم نین لەم سەرزەمینە ئێمە ئێستا وەختە بۆ ئاریا خۆیان بدڕێنن. کەم نییە لەم سەرزەمینە ئێمە باوەڕی ئەوەسە کەسێکیش بە ناوە دیاکۆ بووکە. دەرسوورەتێکە ئەگەر بڕۆینە سەرت دەستنووس و پرتۆک، تەواترە پرتۆکی لە پیشدادیان و دەست پێەکە بە کیانیان و ئەگاتە ساسانیان. نە سومرێک هەست، نە لولیەک هەست، نە گوتیەک هەست، نە ئاشوورێک هەست، نە بابلێک هەست، هەچێ نییە. ئەی چۆن ئێمە لە فاسڵەی 3 جیلا وامان لێ قۆمیان؟ تەبیعەتەن وەختی تۆ کتێوێک ئەنووسی خوێنەری نییە، هێز دەوڵەتی وا لە پشتیا بە 2 نەسڵ و 3 نەسڵ ئەیکەی بە واقعیەتە تاریخی. ئەم کارەی وە ئاغای بەهرامە وڵەتبەیجی و ئەنستیتۆ کوردە تاران کردگێسی دروستکردنە ئارشیڤە. خەریکن ئارشیڤ دروست ئەکەن، بایگانی دروست ئەکەن. لە ئاخێزنامەیە کوردانە ئیشارە بە نەقشە تەکیە و خانەقا ئەکا لە ئارشیڤ سازیە ئەزەلی و ئەبەدیکردنە دەوڵەتانە نەبووگە سەرزەمینێک بە ناوە ئێران یا عوسمانی. تەکایەوە خانەقا بە جەماوەریکردنە دیوانەکان، سەنەد و قەباڵەکان، بە نووسینی متونی فارسی عەرەبی، حکوومەت و دەسەڵاتی عوسمانی و سەفەویان ئەبەدی کرد. ئەمەسە کارە ئارشیڤ سازی. مهم نییە کەسێ جواوی باتۆ، مهم نییە کەسێ نەغدی بکاتۆ، مهم نییە کەسێ وە بەرتێخ نەغدی بخا. ئەمانە بە پوڵە حکوومەتی لە سەرزەمینێکا وا خەڵکی چوون نەغد نازانێ، تەحقیق نازانێ، خۆی مەرجع نییە، تەواوە مردمە گەوجەکە. لذا بەڵگە و سەنەد داواکە. چمانی ئێمە واینە مەحکەمە. هەر کەسێ نەزەریەیەک تێرێت لە جێگەیەک و دەست پێەکا بە نواڕین لەسەر جێگەیەک و ئەوێسێ، مەگەر ئێمە دادگا هاتکین بە شوێنە ئیسبات جورم یا تەبرئەیە کەسێکین تۆ بە بەڵگە قسەکەی تا بڕۆی تەبع سابع بێری و چوزانم ئازمایش DNA وێری. ئەی لەگرا کاربوردە کارەگاه یا دیتێکتیڤ چییە؟ ئەی لەگرا شێرلۆک هۆمز و پوارۆ چکارن؟ بزانن شێوەیە ئەبتاڵکردنە ئەمانە ئەو جۆرە نییە کە ئەم خەڵکیانە وا پێکردگە. بە واقە و بە تکرار و بە تەزریق ئەمە لە ناو نەسڵێ 2 نەسڵێکا بە فاسڵەی 20 ساڵ تۆ ئەتوانیت شتێ تەبدیلە بە واقعیەتکەی. هەرواکە سۆمریان و لولیەکان و گوتیەکان و ئاشووریان و یەهودیان و مەغدونیان و ئەشکانیان و هەخامنشیان و سەلوکیان و ئەمانە بۆ ئێمە بوون و واقعیەتە تاریخی. کابرا ناتوانێت تەسەوورکە جەهان وانەوگە، ناتوانێت. تۆ حەجکام لەم ناوە ئەحمەقانانەی کە ئەمڕۆ بەحسیەکەن نیسە نەتبووگە حەج وەخت نەتبیستگە، حەج وەخت کەس باسی نەکردگە. و ئەمما مەسئلەیەکە لەگرا مهمە، من وتم کە ئەم شتەی کە پێی ئێژن دۆکۆمنتریە تاریخیە ڕۆژنامە نەگاری منە دیگە، شتی وایش من نەبیست کە تایسە.
چه ئەرزشێکی هەست نازانم. ئەگەر بخوێنینەوە ئەزانین کابرا خەریکە کامە ئێفازاتەکە ئەیکا، بەڵام لەناو قسەکانە مەسعود بارزانیە دیارە گەرە کەسی وە بەچە نیەتێ دروست کردیاکە. ئاغای بارامە وەڵەت بەیگیان هاوردگە کە ئەم کارە بکە. ئاغای بارامە وەڵەت بەیژی شغڵی ئەنستیتۆمەنە بۆنگای هەست، بۆنگایە کوردبازی لە ناویە کورد تەولیدەکە. ئاغایە بارامە وەڵەت بەیگی ئاغایە بارامە وەڵەت بەیگی کارنامەی خۆی و خانەوادەی با بمێنێ. کانتێکسە ئێمە لەگرا، کانتێکستە شتێکە بەناوم ملەت یان نەتەوە. یعنی ئاغایە بەهرامە وەڵەت بەیگی معتەقدە بە ملەتێکی خیاڵی بەناوە ملەتە کورد و خۆی بەشێکە لە ملەتێکی واقعی بەناوە ملەتە ئێران. ئەم ئاغایە بەشێک لە ملەتە واقعیە ئێرانە کار ئەکا بۆ ملەتێکی خیاڵی بەناوە ملەتە کورد. تەوەجۆ ئەکەن کێشەکە لەکوێ تێتە دەرەوە؟ کێشەکە لەگدا تێتە دەرەوە کەسێکە خۆی متعلق وە ملەتێک نییە، بۆچی بە ئیدعایە خەیرخوازانە بۆ میلەتێک تاریخ دروستەکە؟ بۆچی ئێشێ بیکات؟ خۆب ئێمە ئەڕۆینە سەرە ئەوە تا بزانن لەم حەوزە چمکەکان فرە مهمن کە ئەمانە بەکاریان ئەبەن. ئێمە ئەگەر ئینسانێکی عادی هەنی قسە بکات لە تکرارەوە بەلامانە مهم نییە، بەڵام کەسێک کە مدعی بێت، ئیدعای بێت وە کەلەماتێکی بێمحتەوای بێمەعنای بێتەعریف فڕەبا یەخەی پێگرین چون لەسەر یەکەفێ. بزانە ئەوەی ئەسەرێکە داتە دەرەوە بۆ خاتری ئەوەی ئەسەرەکەی مەوردە تەوەجۆ واقع بوێ ئەیدا نەغدی بکەن. تۆ فیلمێک ئایسە لە هالیوود دروستیکە 4 دانە نەغد نوویسە گەورە لەسەری نەنووسن فیلمەکە فرۆش ناکە. تۆ کتێبێ بنووسە 4 دەست بە قەڵەم و چێهرەی گەورە لەسەر کتێبەکەت نەغد نەکەن و کتێبەکە دەمرێ. لەدایک نەبوو ئەمرێ. دا ئەمانەی وا ئەم پرتۆکانە ئەنووسن هەروە کە پرۆپاگاندایشی پێیەکەن بۆ خاتری ئەوەی گەورە بوێتەوە مەجالیشی بدەن یا لە دەم و دەستگاهای میدیایی یا لە ڕسانەگە لە گەورەی خۆیانە نەغد بکرێتەوە. دەنا من ئەگەر وەخت بکەم حتمەن لە کەیهانە لەندەنا تیکە نەغدی یەکەمەوە و هەڵتانەتەکێنم. لەبێ لێتان ئەدەم وا فرە پێتان ناخۆشە. باشتر وابوو مەجالەکە بڕخسێنن لە لای خۆتانە لێتان بەم ئەنا تڕۆتان ئەەکەمها لە هەرچی ڕسانەی فارسیە لێتان ئەدەم خراو تڕۆتان ئەەکەم. ئەوە ئەختارە ئاخرمە پێتان ها، ئەوە بارە ئەوەڵە من ئەم ئەختارە ئەەکەم پێتان حەپەتان بێوە کوردی لە ناوە ڕسانەگە لە فارسیە تڕۆتان ئەەکەم. ئەگەر بەناوە خوازراویش بێت وە خراو تڕۆتانەکەمە. مەجالە نەغد نەڕەخسێنن لە ناوە تەلەڤیزیۆنە تەمامە ئەم تەلەڤیزیۆنە ئێران بازانە خراو تڕۆتانەکەم. بە هەر زوانێک کە مسەلەت بەم تڕۆتانەکەم. ئەوە پێتان وان نەبێتێن بەم زوانە قسە ئەەکەم ئەشارێت تۆ و کەس نازانێ. من خۆم ناخنکێنم بەم زوانە خیاڵ ڕاحەت بێ. نایەڵم تۆ دەرپۆشی لەسەردا بنی هەر کەسافەتێ بکەی خراوت پێکەم. تا تۆ هەر ئەحمەقێ بێری هەر تڕەهاتێ بێژێت
و کەس نەبێ حسێبی لێ بکێشێتەوە. یا نەمایشەوە نادەی لەسەر بودجەی عمومیە مەردەمە کورد، یا مەجالە نەقدکردنەوەی خۆتدا ئەنی حەل لەسەر ئەم مەسەلە تێرین و نەقدەکەین. یا من ئەوەی ڕەسانەی فارسیم دەسم کەوێت، ئەوەی ڕەسانەی فارسیم دەستکەوێت لەوێ لێت ئەدەم تڕۆتەکەم. پارێزگاری لە کوردستانی ئازیزمان دەکەن، هەر شاد و بەختەوە بن، بەخێر بن سەرچاوان. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی سەلاحەدین هەولێر. بەڕێزان، پرۆژەی دۆکمەنتەری شۆڕشەکانی بارزان چۆن سەری هەڵدا و ئامان شتێکی تریشم لەبێ چوو، عەرەبیزانی خاسمان لەدەسە، هەروە کە لە ڕەسانەگە لە فارسیە لێتان ئەدەم و تڕۆتان ئەەکەم، لە دنیای عەرەبی شاواتان پێکەم. چییە؟ وردەکاری هەنگاوەکانی ئەم پرۆژەیە چۆن بووە؟ هەر یەک لە بەڕێزان بەختیار شاخی سەرپەرشتیاری پرۆژەکە و بارام وەڵەتبەگی ئامادەکار و نووسەر وەڵامی ئەم پرسیارانە دەدەنەوە. سەرەتا داوا لە کاک بەختیار دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی باسەکەی. استراتیژی لە حەبشانی شۆڕشەکان حەشیەت تا بە دامەرزان چەرخی خەڵکی لە قەوماوی گرتووە. حەز بەبوونی دەکەین ڕوحی کاکە دلۆڤانی ئیدریس بارزانی شاد بێت. زۆر سپاسی کاک بارام وەڵەتبێگی و تیمی هاوکاریان لە ئەنستۆی فەرهەنگی کوردستان لە تایران دەکەم کە زەحمەتێکی زۆریان کێشا و هەزاران بەڵگەنامەیان هەڵاوێرد و کۆیان کردەوە تا ئەم کتێبەیان لێبێتە بەرهەم. من زیاتر کاتان ناگرم و دەرفەت دەدەمە برای بەڕێزم کاک بارام وەڵەتبێگی بۆی وردەکاری زیاتر لەبارەی پرۆژەکە بخاتە ڕوو. زۆر سپاسان دەکەم. بەناوی خوای بەخشەندە و مێهرەبان، زۆر بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی، بەڕێز جەنابی کاک نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کوردستان، بەڕێز دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پارلەمانی کوردستان، میوانانی خۆشەویست بەخێر بێن. زۆر خۆشحاڵم و خۆم بە بەختەوە دەزانم کە بە پێشکەشکردنی زەنجیرە کتێب لەژێر ناونیشانی شۆڕشەکانی بارزان ئەو پەڕی ڕێز و حرمەتی خۆم بۆ درێژخایەنترین بۆ مێژووی کوردستان و ناوەندی درێژخایەنترین شۆڕش و بەرگری جارێ هەر لە ئیستەوە شۆڕشەکانە بارزان لە هەڵبژاردنە تایتڵە کتێوەکە تایتڵێکی بەرپەنکراوی منتەقەیە و ئەم تایتڵە کە لەسەر ئەم کتێوە دانوریاگە هەڵگرە ئەو پەیامە نییە کە ناوەڕۆکەکەی ئێرائەی بدات. ئەمانە ئیدعا ئەکەن کە ئەم شۆڕشە نەتەوەییە کوردی بووگە، بەڵام پێناسەی کتێوەکە ئەکەنە کردیتە ئیدەیەک کە ئەم ئیدەیە پێبەرز بکەنەوە. تەوەجۆ ئەکەن کە لەگرا ئەیکاتە سەر بارزان دەقیقەن ئەو ئیدعا کە ئەیکات لە ناوەڕاستە کتێوەکەیە یا مەسعود بارزانی ئێژێتی باتڵیەوە کاتوو کە ئیدعاکە ئەم کتێوە بۆ جوابدانەوە بەوانە بووگە کە شۆڕشەکە ناوچەیی و عەشیرەیی ئەخوێنن. دەی تۆ جارێ لە تایتڵە کتێوەکەتا و لە عنوانە کتێوەکەتا ئەوە بەدی ناگرێت، بەڵکو ناوچەیی بوون و عەشیرەیی بوون وەدی ئەکریاغەیان. ئەمە نوقتەی ئەووەڵ لەم سەیاسانەی وا ئێوە هەڵتان بژاردەگە بوجەتان پێداگە تاریختان بۆ دروستکە. بارزان دەرببڕم ئەمڕۆ لەژێر تیشکی لێکۆڵینەوە و زانستیدا 1700 بەڵگەنامەی فەرمی لە ئارشیوی ناوەندی بەڵگەنامەکانی ئیستانبول. بزانە
ئەمە سەحیحتری وابوو ئەو مەفهومە بگەێنێت تۆ بنووسیت بەڕگەیەک لە شۆڕشی کورد دەورانە هەستانەوەیە بارزان. ئەمە ئەیتوانی بێژیت تۆ ئەمە دووەسڵ کردگە بە کاروانێک کە ئیدعاکەی شۆڕشە کوردیە و لەگرا عەسرە بارزانە، سەردەمە بارزانە. تەوەجۆکەی پس تۆ هەر لە عنوانەکە بابزانی ئەو شتە کە لە زلە سێرکە مەردمی ئێمە نازانی قسە بکە. بۆیە فرە کەسێک گەرێکی دیبیت کا و ناتوانێ وەکو من دیبیت کا. بۆیە کەسێک وەکو من شۆڕشی پێی دروست ناکرێ، چون من تەمامە درزەکانی قسەیە کە گەرەکمە بیکەم ئەیگرم تا هیچ گەزەکێ نامە دەستۆ و نەدەمە دەسە دوژمن. ئەزانم وەکو باوە قوش و کەمتار گشتان وێسیاگن. وەختی قسەکەم هەواسم هەست چۆن قسەکەم، وەختێک نەزەریە دروستەکەم هەواسم هەز ئەوەی وا لە واشنگتۆن دانیشتگە، تەکە ئەوەی وا لە لەندەن دانیشکە، تەکە چڵکاوخۆرەکانە تارانیان چۆن قەرارە هێرشم پێ بکەن. بۆیە تەحلیلە سیاسیەکانی من دەقا و دەختێتە دی، چون لەسەر نەغد ئەی تێرم. تۆ جارێ لە عنوانە کتێوەکە تا ئەو هەدەفەی کە بۆ خۆتت تعریف کردگە چوویێ نۆجلد کتێو لەسەری نووساگە محقق نەوگە، لە عنوانەکە یا محقق نەوگە. بزانە من مانیفێستم نووساگە، نەم نووساگەم مانیفێست، چون فەرقەکە. نووساگمە ئاخێزنامەی کوردان، ناویشم لێ نەداگە کە من نووساگمە، چون فرە کەسێک کە ئەیگرێ بەدەسیوە بە مڵکە خۆی بزانێت و خۆی تیا ببینێتەوە. پێوانە بێ لەگرا کەسی ساحێوێسی کارێکی مهمی کردگە و گەرەکێ بیوان نەختی وەکاتەوە. من ئەمەم بۆ کوردان نووساگە. منیش دانێ ئینسانە کوردیم. هەڵقوڵاوە دڵە ئەم ژیانە کوردیەمە. بۆیە لێمان داگەڕێ کەوتە دەورانە تفاق. دەورانە تفاق چ دەورانێکە ئەو وەختەسە کە ئەسرە خوداگاهی کورد دەست پێیەکە. لەو ڕۆژەی وا تاکێ کورد بەخۆی و تفەنگە سەرپەڕەکەیوە، بەخۆی و شمشێرەکەی دەسیوە، لە بەرامبەر هەر تەعەداکەرێکا وێسیاوە کوژیا. من حسابم کردووە بە شۆڕش عەسرە خوداگاهی کورد. بۆیە کە تاریخم لێداوە بە تاریخ دەوران تفاق. ئێمە تفاقەخین بۆ ئەو شۆڕشە نهاییە. پس تایتڵ مهمە. ئەمە کێ ئەیفەمێ؟ ئەمە کەسێکە ئەیفەمێ ئۆسای داسانەکەی بێ. جارێ ئەمە ئەوەڵین نەقد جگەربڕ کە تۆ هەدەفەکە نەپێکاگە. تۆ لەگرا وەکو سلە بگیران دەربار وا سلە ئەسێنن هاتکی مەجیزەگویی بکەی کتێ و سفارشیت نووساگە تا مەسعود مسەفا سەر کیسەکەی شلکا $7 پێبا. ئێژێ لەم تاریخی یەهود نوویسە ئێژن دانێ بوو ناوی مەحموودی قەزنەوی و غوڵامێکی بوو، غوڵام بەچە جامانە ئەمانەی کەوانە ناوم تاریخا گشتیان هەتی و بازن. غوڵامێکی بوو وە جووت ئەو لەگەڵیان لە حازە جنسی ناوی هەیاس و ڕۆژێ بایم خواردوتی عەجەب بایم شتە خۆشێکە. ئێژن هەیاس 500 شتی وت لە وەسف و چاکی بایم. ڕۆژێکی تر تااقەتی نەبوو، حەزی پێی نەکرد بایم پێدا تفی کردو وتی عەجەب بایم شت کەسیفێکە. هەیاس لە خراویە بایم 1000 شتی تری وت. لای کردو وتی هەتی و تۆ ئەوە نەبووی ئەو دەفعە خاسەکانە بایم ئەوت. وتی قوڵا من نۆکەرە تۆم، خۆ نۆکەرە بایم نییە. ئیسە وا دیارە بارامە وەڵەت بەیگی نۆکەرە تۆس، خۆ نۆکەرە بایم نییە. نۆکەرە مەسعود مسەفاس، خۆ نۆکەرە مەردمە کورد نییە. بابایە ئێرانی دەمە قوپان لە پێی ئەژداد ڕایەتە و خەریکە ئیسە میرزا بنویسی بۆ تۆەکە. ناوەندی بەڵگەنامەکانی دیپلۆماسی وەزارەتی دەرەوەی ئێران، ناوەندی
ئەم قسانەکە کایتر مهمیەکە ناوەندی بەڵگەناسی دیپلۆماسی وزارەتی دەرەوەی ئێران. وزارەتی دەرەوەی ئێران بۆچی؟ ئەمە ڕەبتی بە ئەرتەش و ئستخبارات هەست یا بە دیپلۆماسی؟ دیپلۆماسی لەگەڵ کییە؟ کامە دەوڵەتەکە کامە دەوڵەتە؟ تۆ خۆت گەوجی یادیگەران وە گەوجە زانی. یعنی ئیستا تەمامە بەڵگەکانە حیزب وڵای لوبنان وانە ناوەندی دیپلۆماسیە وزارەتە خارجەی ئێرانە. یعنی ئیستا تەمامە بەڵگەکان لەسەر حەشت و شعبی و کەتائیبە ئەحلە حەق و پەکەکە و یەکێتی و پارتی وا لە ناوەند و دیپلۆماسی وزارەتە خارجەی ئێرانە. ئایا بارام و وەڵەت بەیگی؟ ئەمە وەزیرە خارجەز ئەم تەسمیمانە ئەگرێت یا ساواکە یا دەستگاهە ئەمنیەتیە یا ئەرتەشە؟ کێس؟ شەخص شاس کێس؟ تۆ وەختی ئەم ناوەندانە بێژی لە خۆی وە مهم ئەوێت بۆ کەسێکە نازانی. نامەکانی نەتەوەیی ئێران هەروەها ناوەندی ئارشیڤی ڕۆژنامەکانی پارلەمانی ئێران 6 بەرکتێب لە کۆی 5200 ناوەندی ئارشیڤی ڕۆژنامەکانی پارلەمانی ئێران 6 بەرکتێ و 6 جلدکتێ و 95 لاپەڕەدا سەبارەت بە 3 ڕەمزی شۆڕشەکانی کوردستان شێخ عەبدولسەلامی بارزان، شێخ ئەحمەدی بارزان و مەلا مستەفای بارزان پێشکەش بە کتێبخانەی کوردی دەکەین. چۆن پێشکەشیەکەی بە کتێبخانەی کوردی؟ چووی دووکەڵە چراو خواردەگە و نانە لەمە و چێشتگە و سکێ تێر و سکێ برسیوگی و دەسێ شەقار شەقار بووگە بە شوێنی عەزەمەتە ئەم کووردە تا تۆ بێریتی پێشکەشیکەی. پێشکەشی ئەەکەین بە کتێبخانەی کوردی کارێکی نابەجا ئەەکەی. خیلی کارێکی نابەجا ئەەکەی. ئێمە کتێبخانەی کوردیمان نییە. تۆ ئارشیف سازی ئەەکەی بۆ جەریانێکی تایبەت. کتێبخانەی کوردی ئەوەسە هەر کەسێ پڕتۆکێکی دادەرەوە دانیشیوە لاسەری و پەڕ و پوتی لێ بکاتەوە بزانێ ئەمە بە چ دەردێگە خوا. بە دەرد ئەخوا بیکەینە جوزئە مڵک و میراسە کورد، بیکەینە کتێوە مەرجەعە کوردیان نە. منزورم ممەیزی و سانسۆر نییە ها، منزورم دەست بە نەغدە کاورا نەغدی وکاتەوە. بعد تۆ سەفتە دۆلارە سندگە ئەم منەتە خەیتە سەر کێ؟ دەی تۆ کارمەندی سەفارەشێ پێ دریاگە وەسە تۆ بێ 100,000 دلار بە من بەی بێژی سیارەیەکی جیپم بۆ دروستکە. من سیارەیەکی جیپم بۆ دروستکەم بێژم قوربان پێشکەشتان. کابرای ژیان چی پێشکەشە؟ یعنی وە مفتی؟ یعنی تۆ ئەم کارانتە بارامە وەڵەت بەیگی وە مفتی کردگە. تیمە تەشکیل داگە و ڕۆژنامە کۆکردگەسە و لە ناوەندی دیپلۆماسیە وەزارەتە خارجە و ناوەندە ڕۆژنامە ئارشیڤە ڕۆژنامەکانە پارلەمانە ئێران بەڵگە کۆکردگەسە و تو چیت کردگە؟ وەکو وەختەی وا مناڵەکان ئەچوون ئەکسە هونەرپیشەکانە هندیان لەناو جاچکە تورکیەکانە جەمە کردەوە، ئەکسە فوتباڵیستیان جەمە کردو، کارە بگەسۆ جەمکردنە ڕۆژنامە و قرتاندنی دەرهاوردنە ئەسناد. ئەمە تاریخ نویسیە بۆ مەردمێک. ئەمە دەیتا کۆکردنەوەس یا تاریخە؟ دەیتای فەیک دروستکردنە یا تاریخە؟ ئەمە دەیتاس. تۆ هاتکی کۆمەڵێ دەیتا کە ئێمە سەحەت و سوقمی نازانین فڕەداگە بە عنوانە سەنەد تا بکرێتە ئارشیڤ و کتێوە مەرجع هەر کەسێ دەیتای گەرەکوێ بۆ نەزەریەیە بیخونجنێت بڕوا لەم سەنەدە ئستفادەکە و تێیخە. درسە؟ ئانانی عزیز، شۆڕشی بارزان درێژە پێدەری شۆڕشەکانی شێخ عوبەیدەڵڵای نەهری و شێخ سەعیدی پیرانە کە دەبێتە میراتە. شۆڕشی بارزان درێژە پێدەرە شۆڕشەکانە شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەعیدە پیرانە. یعنی چۆن درێژە پێدەرە؟ چون عیرفانی تەسەووفیە، چون لەناوە دڵە شەیخ نەقشبەندیە هاتکەسە دەرەوە. لەسەرە دەسە مەولانا خالد کارمەندە هند شەرقی
شۆڕشی لە بەرامبەرە کێ کردگە بە کامە مێتۆد کردگێسی بەرعەلەی هچی کردگێسی شۆڕشی بەرعەلەی هچی کردگە ئێشێ پڕتۆکێکی داوێتە دەرەوە بێژی ئێمە لە بەرامبەرە ئەمە ئەوێسین چی ئەم شۆڕشە کە ئەوێتۆ شۆڕشە کوردی بزانە ئێوە هەرچیشتە سەقەتتان کردگە شۆڕشتەکە ئینقلاب فەرقەکەها فرە فەرقەکەها یعنی لە پڕێکا تووڕەییەکی تەقێنراوی کوێر بێهەدەف و هیچ تەغییرێکیش نییە لە پشتیا تەمام ئەو شۆڕشانە تا ئەگاتە ئینقلابە ئەمریکا هەرم شۆڕشانە تۆ هەڵەچی و باوەڕشێ بەمە نییە هیچ تەغییرێکی بنیادین ئەکرێت گری هزری ئاینی و پەروەردەی ئەندیشەی مەولانا خالدی نەقشبەندی و شێخی گەورە واتە سەیدهای نەهری ئەم ئاغایە مەولانا خالد نەقشبەندیە بیرن تا ئێمە ئەندیشەی مشەشەئە ئەم ئاغایە خالد نەقشبەندیە دەربیرین ئەم ئەندیشەی هندی هاوەرە یەهودی تێکەڵە بێرینی بزانین چییە کە ئەمانە شۆڕشیان کردگە لەسەر ئەم ئەندیشەیە نەقشبەندیە کە لەلایەن شێخ عەبدولسەلامی یەکەمی بارزانەوە وەکو مەدرسەیەکی نیشتوانی و ڕزگاری خواز گەشە دەستێنێ و شێخانی خاوەن قەدر و مەنزەلەتی بارزان بە بەشداربوون لە نەخشاندنی ئەم ڕێبازە پڕ لە قوربانی و سەروەریە و لە ئاکامدا باردانێک لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا لەدایک دەبێ و ئێستا هەموو جیهان سەیری دەکات. ئەها ئێوە هەرچیشتە تەتبیقیەکەن تەکە تاریخ غەربا ئەها ئێمە دەورانە فەئودالیمان هەس و دەورانە چیمان هەزی و گشتان بەسیەکەن ئەمانەی کە تۆ پێیانێژی شۆڕش دەربێترین حاڵەت بە تەتبیقی تەکە تاریخە ئەوروپا مقاومەتە وردەمەلاکین و دەستگاه ڕۆحانیەتە لە بەرامبەرە تەغییر چهرەی بازاڕە جیهانی بەمانە لە ئەدەبیاتە مۆدەڕنا ئێژن مرتەجە پێیان ناژن پێشچوو یعنی کەسێک کە گەرەی ئرتجاع بێرێتەوە یعنی کەسێک کە گەرەی بڕواتە دواوە چۆن یعنی کەسێک کە سوارە سەیارە ناوێ گەرەی سواری کەر بوێ بۆ لەبەرەوەی کەرداریەکی هەست 2000 کەری واتیە کەرەکان بێمەسرەفەون ئەم تت ئەوەی سیارەتی ئەی سووتێنی ئەوە پێژن مرتەجە تەوەجۆکە ئەگەر ئەمە نییە چۆنە ئەگەر ئەمە وانیە وەی قۆناغێکی ترە چۆنە چه شکڵیە ئیستا تۆ ئیژێ لەسەر محتەوای ئەم شۆڕشە قسە بکەی وتە محتەواکەی مەولانا خالد نەقشبەندیە کارمەندە کۆمپانیە هەندە شەرقیە دادەی مەتن ئەم شۆڕشە چییە تەبیعەتەن جواو نییە ئاغا لە ئەنستیتۆ کورد تارانە وا کورد دروست ئەکا گەورەترین کاریان لە ئەنستیتۆ کورد تاران پێتانێژم چی بووگە تێیام ساڵانە پرسان و حکمڕانانی ئەم دوو وڵاتە بەرپرسان و حکمڕانانی ئێران و عوسمانی ڕووداوەکانی کوردستان و شۆڕشی بارزانیان لە دوو ڕوانگەی جیاوازەوە لە ناوەندی دیپلۆماسی و ئارشیفی خۆیاندا تۆمار کردووە ئامادەبوانی بەڕێز لەم 30 ساڵەی ڕابردوودا لە هەموو دیدارە تایبەت و گشتیەکانە کە گەیشتوونێتە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی ببورن جەنابیان هەمیشە خەمی زمانی کوردی و تۆمارکردنی بەڵگە مێژوویەکانی کوردستان وەک ئەرکێکی نیشتوانی خستووە پەتۆ ئەم کوردبازیە نانی واتیا بوت چەورە دەکا ئەنا تۆ بە سابقەی خانەوادگی تۆ دیارە چکارەی ئیستا جەنابی مەسعود وتکێسی هەواسی زوانتان بێ زوانمان لەبەی نەچێت فرە ناڕەحاتە پرتۆکە تاریخیەکان بۆ گەو بەڵگە تاریخیەکان
گەورەترین کارێک کە تۆ کردکتە لە ئەنستی تۆ کوردتاران بارامە وەڵەت بێگی ئەمە وگەسە کە لە تەحریرە فارسیە و لە ئینشای فارسیە مسەوەتە کورتە زەممە بە ئۆ بنووسیت ئەمە گەورەترین کوردبازی و زمانبازی تۆگە هەر لەبەرەوەی نیشانی بدا تۆ چەنی قودرەتە هەست ئیستا ورد و دەرسە کورد وەختێ تەحریر و ئینشای فارسی ئەکا مسەوەتە کۆتاهە کورد ئەنووسێ بە vێ تەلەفوزی ئەوێت و کورد تەوەجۆت کرد ئەمە گەورەترین کارە زوانبازی تۆگە ئیستێشە خۆ ئەوێنین سەفتەکانە ئەم بەڵگەهایە کە دروستی ئەەکەی لە ئەنستی تۆ کوردە تاران بەرچاومان و پشتیوانمان بوون لە پەیوەندیە فەرهەنگیەکانی دوو پارچەی کوردستان کە ئەگەر نەبوو ئەو پەیوەندە فەرهەنگیەکانە دوو پارچەیە کوردستان ئیستە تۆ خوداوەندگارە فەرهەنگی مەرجە فەرهەنگە ئێمەی بارامە وەڵەت بێگی ئێوە چۆن تەبادلە فەرهەنگیتانە کردەکە باشوورە کوردستانە چیتان تەبادل ئەکرد لەسرم مەرزەکە ئەو LCD ویسکی ئەهاورد تۆ لەم لاوە قورسە وایەگرا بۆی ئەهەنارد ئەمە تەبادلە فەرهەنگیە یا تۆ تەڕەپیازە ئەکاڵی ئەو لەوێ هەویرەکەی ئێشێلا ئەتان کردە کلانە تەبادلە فەرهەنگی یعنی چی یعنی ئیستە ئێوە لە ئەنستی تۆ کوردە تاران دانیشتگن پەرتۆک لەسرە پەرتۆک ئەندێشە و فەلسەفە ئەدەنە دەرۆ تەفەلسوف ئەکەن ئیستە گشتی فیلسوفەکانە حەلیم تەکە فیلسوفەکانە ئێوە دانیشکن تەکە یەکتریا ئەفەلسەفن چۆن تەبادڵە فەرهەنگیتان کردە تەکە یەکتریا فەرهەنگ چییە ئیلا ئەوەی کە پەترۆدۆلارەکان هاتن و ئێوە کۆمەڵگای جامعەیە کۆمەڵگای مەدەنی و فەعالینە مەدەنیتان پێی دروست کرد مینوبوس کڕۆکەنیشتانە خستە لای یەکتری و دابڕن قوتوڕانی لە پای ئاویەر کۆکەینەوە مؤسساتە جۆرا و جۆرە زوانە کوردبازیتان دروستە کرد بە پوڵە کێ بە پوڵە مەسعود مسەفا و پوڵە بەلا بەختیار درستە تەبادڵە فەرهەنگی کردن چه شەکلیە ئاغاگیان تۆ کێی تۆ ئیستە چون ئەنستی تۆ کوردە تارانیان فەقەت وەتوداگەت تۆ ئەنستی تۆمەنی فەرهەنگە ئەم کوردە ئێمە وا لای تۆوە وا لە گیرفاندا تا بڕۆیتە خزمەتە ئاغای مەسعود مسەفا ئەو نانە لەمەوێت و کزەی جەرگی بێ بوو زوانە کوردی نە تۆ نە مەسعود مسەفا نازانن کوردی قسەکەن هەچ کامتان کوردی قسەکەن ها ڕوانین و ئەو میهرەبانی جەنابیان و جەنابی کاک نەچیروان بارزانی ڕەنگە ئێستا پەیوەندیە نەتەوەیەکان بە عقارێکی تردا دەچوو لە ساڵی 2009 پەیوەندن نەتەوەیەکان یعنی ئیستا ئەوان نەتەوەی کورد عێراقن ئێمە نەتەوەی کورد ئێرانین بعد ئێمە نەتەوەی ئێرانین نەوەی بەچکەش ئێرانین چۆنە ئەم تەعاریفە ئیدەیتە دەمی یەکتریوە ئیسە تۆ لە کانتەکسە نەتەوە قسە ئەەکەی ئێمە ئیستا گشتمان بووینەوە نەتەوە کەسێنی حسابیان لەسەر بکا کاورا هەروە پێپیانی ئەڕوات تڕەها داتە دەمی یەکتری جەنابی کاک نەچیروان بارزانی پلانێکی ڕاهبردی و استراتیژیکی بۆ تاریخنگاریەکی مۆدێرن و ئاکادمیک لەسەر مێژووی کوردستان بە ئێمە ڕاستپارد
پلانێکی ڕاهبوردی دەستوریان گرتگە لە نەچیروان بارزانی و سفارش نەچیروان بارزانی پلانێکی ئستراتیژیکی تاریخنووسی بوونە بەرەو. یعنی بۆ مشتی بێ هویەت دروستکەن، قەلب واقعیەتکەن، گزارشە غەڵەت بدەن، سەنەد سازی بکەن، ئارشیف سازی بکەن. تەوەجۆکەی تا ئێمە گەوجێ دانیشین ئەمانە مەغزمان پڕ بکەن لە تڕەحات وەختێسی دووسێ نەسڵێ وا ئەم شتانە وە بیریان تێت و ئیتر خەریکە لە بینەچن بۆ نەسڵە ئایەندە و نەسڵەکانە تر داهاتوو و جیلەکانە تر داهاتوو ئیستە بین و تڕەحات بکەینە ناو مەغزیان فرە ئستراتیژیکە پلانەکە. ئەویش ئەڕوا داوا لە کێ ئەکا؟ لە پارام و وەڵەدەیگی ئەنستیتۆ کورد تاران کە تاریخی بۆ دروستکە. لەو ڕۆژەوە بە هاوکاری پۆلێک لە مێژونووسانی کوردستانی ئێران لەخوا بە زیاد بێت خەریکە نزیک لەخوا بە زیاوە بێ سەفتە دۆلارەکان پاڵتانیدا گەسۆ و خەریکن سیاسەتەکانە کۆرپۆریشنە یەهود ئێرانی و سیاسەتەکانە ئەربابە یەهودی مەسیحی ئەوەنە بەرەو لە نابودکردنە مردمە کورد لەخوا بە زیاوێ ورگتانی تر جێگەی ناوێتەوە. هەر لەو ڕۆژەوە وا سەفتە دۆلارەکان گەیە دەستان پێکرد. خۆ دەریغ لە ئەوەنە نبووغ، دەریغ لە ئەوەنە گەورەی کاری ئێوە بوو گەسۆ جەمکردنە یا سەنەدسازیتان کردگە. بینەوە لە ڕەوتێکی نوێ بۆ تاریخنگاری کوردستان لە هەموو ئەم ساڵانەدا ڕەوتێکی نوێ بۆ تاریخنگاری کوردستان. بەردەوام لە پشتیبانی و ڕێنوێنەکانی جەنابی سەرۆک بارزانی بەهرەمەند بووین و بەڕێزیانم پرۆژەیان وەک شۆڕشێکی فەرهەنگی وەسف فەرموو. ئەمڕۆ وەک شۆڕشێکی فەرهەنگی وەسف فەرموو. چ کارەز مەسعود مسەفا؟ چ کارەز هێگلە ڕۆسۆز؟ چ کارەز مەسعود مسەفا؟ تۆ ئۆسای داسانەکە یا مەسعود؟ ڕێنوێنی نەکرد، دەستوری ئەدای و وابینووسن حەزەکەم ئاواوێتە. کاورای کاول یا خۆی ئەم کارە سەڕوا خۆی ئەینووسێت یا تۆی مستەخدم کردە و ئێش سەفارەشێ پێداژێ وا دروستیکە وەکۆی خەڵکە ڕوا سیارە سێنێ لە فۆلکسواگۆن سەفارش ئەدا سەندەلیەکەی چەرم بوێت و دوو سوکانی بوێت و چوزانم مبەڕیدەی دوایی بوێت و مجەفیفەی دوایی بوێت و ئالەم جۆشتانە مکار سەفارشیە لە لەحاظە علمیوە توورێ نایری لە لەحاظە تاریخیوە توورێ نایری هەر لە ئیستێشۆ لە دایک بووکە مردەکە بۆ خاترێەوەی نەیەڵی بمرێ ئشی دیگەران وادار کەی نەقدی لەسەر بنووسن تا ئەم کارە سەفارشیەی تۆ وجهەیەکی علمی و واقعیشی بوێت خوشحاڵیەوە لە خزمەتی جەنابیانە ڕادەگەیەنین کە ئەنەستۆی کوردستان لە تاران تا ئیسا توانیوێتی دەیان هەزار بەڵگەی مێژوویی لە ئێران تورکیا وڵاتانی عەرەبی ئوروپا ئەمریکا کۆبکاتەوە کە دەتوانرێ وەکو سامانێکی گەورەی نەتەوەیی ئەژمار بکرێت یەکەم کتێبی ئەم پرۆژەیە کتێبی بارتاورەکە تووفان مۆلا مستەفا باورزاونی بە ڕەوایەتە مەتبوعاتی ئێران بوو کتێبی بەرتاورۆکە تووفان ملا مستەفا بارزانی لە ڕەوایەتە مەتبوعاتە ئێران بوو خایرش قەشنێکە ئەوەی لە مەتبوعاتە ئێران دەرموردە مەلا مستەفا نووسیاگە گشتی ڕاستە و فرشتە قەشنێکە خۆ ئێمە خۆمان حەجێ نیەین بابزانین دیگەران چۆن پێناسەمانەکەن خۆ ئێمە خۆمان لاڵین ناتوانین خۆمان بسەلمێنین با دیگەران بزانین چۆن باسمانەکە کە لە 1966 لاپەڕەدا لە ساڵی 2015 بە بەشداری ڕۆژنامەنووسان و سیاسەتوانانی ئێرانی پەردەی لەسەر لادرا ئەم کتێبە ساڵی 2017 لە بواری مێژوودا کاندیدای وەرگرتنی خەڵاتی کتێبی ساڵی ئێران بوو
کە تەنیا بەهۆی پشتگیری نووسەر لە ڕێفراندۆمی کوردستان وەلانرا، بەڵام ساڵی 2018 لە شاری سنە خەڵاتی کتێبی ساڵی کوردستانی پێبەخشرا. ئەمڕۆژ بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز 6 کتێب لە تابلۆیەکی درەوشاوەدا بە ناوی بارزان پێشکەشی گەلەکەمان دەکەین. بەڕێزان، وەک ئاگادارن زۆربەی بەڵگەنامەکانی مێژووی میلەتەکەمان لە دەرەوەی کوردستانن. ئەم ئەدەبیاتە سەخیفە دەرباریە چاپلووسانە ماستاوکەرە لە ئینسانێکی محقق ناوێ بوەشێتەوە. تابلۆیەکی چوزانم زەڕیندا، چوزانم ئاڵتونیدا، تو چووی کارە تاقیقاتی کردگەیتر ئەم فشە چیە بە باڵایەوەیەکەی بێسەبا لە دایک بێت و داگرینەقەی ئەو وەختە ئەزانین ئەمە زەڕینە و گەورەس و تۆ خەریکی چی؟ خەریکی مارکتینگی بووەکەی، خەریکی کارەکەی خۆت مهم جلوادەی، خەریکی دۆلارەکان حەڵاڵەکەی. و بەداخەوە لە غیابی مێژوونووسانی کوردستان کەسانێک و ناوەندگەلێک بەشێکی بەرچاو لە مێژووی کوردستانیان لە ڕێگای کتێب کورد لە غیاب مێژوونووسە چییە کوردستان کاورای کاون؟ ئەوانەی کە مێژوویان نووساگە ئەرباب و گنوا لە ژێر و چەک و پوڵ و ئەسڵحەیان ئەدا یەکێکی وەکو ئەولسەلامیان دروست ئەکرد. هەر ئەوانە بوون وە مەلام سەفایان دروست کرد. حاڵیت بوو ئەوەی وا 1 ملیۆن فیشەکی بڕنەوی پێدا تەکە 100,000 قەبزە بڕنەو تەکە 100,000 ملیۆن تمن پوڵە. ئێوە پێتان وت ئەمە شۆڕشە ئەیلولە. فیلم و سۆشیال میدیاوە چاواشە کردووە، بۆیە لە ڕۆژگاری کاڵبوونەوەی ناو و یادکردنەوەکان و بچووکردنەوەی نووسینەوەی مێژوو تا ئاستی تویتێک زیاتر لە هەموو کات پێویستیمان بە ڕێنەسانسێکی هەمەلایەنەی مێژوویی هەیە تا هەموو بەڵگەنا ڕێنەسانسێکی هەمەلایانەی مێژووی تۆ نە مێژوو ئەناسی نە ڕێنەسانس ئەناسی. ئەمانتانە هەر بیستگە فکرەکەن شتە قەشەنگێکە ئەیدەنە قنی یەکتری، وەکو ڕەنگە یەشمیە قرمزە خاڵ پەشمی گشتیان قەشەنگن وەلی تۆ ڕەنگی واتە نییە. ڕێنەسانس یعنی بازاویش دووبارە لە دایک بوونەوە بە ڕجعەتە بە ڕابردوو. حاڵیت بوو یعنی ئوروپایەکان عەسرێکیان ناویا عەسرە ڕێنەسانس کە لە فلۆرانسەوە دەسی پێ کرد بە گەڕانەوە بۆ فەرهەنگی یۆنانی ڕۆمی کە لە ئاسەوارە هونەریە نەقاشی و مجەسەمەسازیە بەرجەستە و ئێزە تۆ ڕێنەسانسن مێژوو ئەەکەی، یعنی ڕجعەتەکەی تۆ بەکێ بە حەمەی جەلیلە تەبەری، بە خاجە ڕەشیدالدین فەزڵڵڵا بەکێیەکەی، بە بێشەرەفخانە بەدلیسی؟ ڕێنەسانسێ بکەین لە تاریخە. بیستکتانە و نایزانن. ئەزانی؟ خوا ماڵە کەس کاول نەکا وا ئێوە بوونە دەم چەرمگەم مردمە. واقعان ئێوە گەرەکتانە چی بکەن؟ فەزاحەتە ئەم مردمە دەرخەن، کاولیە ئەم مردمە دەرخەن. وا تۆ بووگیت و دەم چەرمگی. کە بەشێکی دیار لە ناسنامەی نەتەوەییمانن لە ناوەندی ئارشیف بەشێکی دیار لە ناسناوەی نەتەوەیی. ناسنامەی نەتەوەیی چییە؟ هۆڤیەتە تاریخی، هۆڤیەتە ملی. مەگەر تۆ ملەتی کاکە تۆ شایەت تو دێ جەمعیەتوی، بەڵام تۆ بە کامە پێوەر ملەتی. تۆ نە لە ئینتزاعا ملەتی نە لە ئینزماما ملەتی. تۆ نە سوورەتە قەڵەمڕەویت گرتگە نە بە شێوەی کولێکی ئینتزاعی ملەتی. چۆن ملەتی؟
چون بێری ئەم کوردبازانە وا کوردبازی ئەکەن بێری سابتی کە تۆ بە ئینتزاع ملەتی ئادەی یانەی بە ئابستراکت ملەتی ها بە کۆنکرێت کە نییە ئەسڵەن نیتە چون ئەم ملەتە ئێشێ لە شارۆمەندی و مؤسسات و یاسا لێو دوان لە قەڵەمڕۆ سەرزەمینیا بەناوە کشوەر متعین بوێت دەربکەوێت دەرکەوتووە نه بڕۆینە وادیە ئینتزاع تۆ لە ئینتزاع ملەتی چون ئێژی ئێمە ملەت و کوردین تکراری ئەکەویتەوە ئەویتەوە ملەت و کورد دەرسوەتێکە مردمە هیچ ڕەوایەتێکی نییە هەوا لە خۆیوە وە پڕڕووی بابا یەهودی ئەیانوت ئێمە ملەتین معلوم بوو پێناسەی مەزهەبیان کردبوو بە پێناسەی قەومیش بۆ خۆیان یەکەم کەسان بووین خواتەکمانە قسەی کردگە دەح فەرمانی بۆ ئێمە هاورگە ئێمە ئەخلاقمان بە بەشەریەت نیشانداگە ئەدیانە جەهەن شمول لەسەر دەسە ئێمە و لە کۆڕەکەی ئێمە هاتبنە سەردەرەوە ئێمە قەومە بەرتەرە خوداوەندین ولذا تێکەڵ نامینتەکە کەسە تۆ چۆن ملەتی هویەتە ملی چییە ناسنامەی ملی چی شکلیە ناسنامەی ملی ئەم بەڵگانەی وا لە ڕۆژنامەکانە ئێران نووسیاگە هویەتە بەشێک لە هویەتە ملیە ئێمە داپۆسیاگ ئەم قسای شەشمەنی پەنجقەرانە لەکوێی دنیا ئەکری ئەزانی تۆ لە هەر مرکزێکی ئاکادمی کام قسانە بکەی ئەوەنە شەقدن لێت شەق نەخواتەوە بۆیە ئێوە هەرچی قسەی ئەحمەقانەستێن وەم زوانە ئەیکەن چون کەسی حەسێوتان لێ ناکێشێتەوە سەرەتا پێتم نەوت تەڕۆتان ئەەکەم بە زوانە فارسی و عەرەبی لە کامە ڕسانە فرە پێتان ناخۆشە لەوێ لێتان ئەدەم تەڕۆتان ئەەکەم وڵاتان کۆ بکەینەوە و لە ناوەندی ئارشیوی نەتەوەیی کوردستاندا بە شێوازێکی ئاکادمیک تۆماریان بکەین و وتی بە شێوازێکی ئاکادمیک تەواوی تر حەل بوو لە ئارشیڤ کوردستانە تۆ قەڵەتەکەی ئارشیڤ سازی بۆ کوردەکەی تۆ غەڵەت ئەەکەی بەڵگە سازی و سەنەد سازیەکەی تۆ غەڵەت ئەەکەی بە سەفارەشکار ئەەکەی شینەوەیانە سەر بکرێ ئامادەبوانی بەڕێز لەم ساڵانەدا جەنابی سەرۆک بارزانی هەمیشە خەمی دامەرزاندنی ئارشیڤێکی نیشتمانی هەبووە و بەشداری جەنابیان لە مەراسمی ئارشیڤی نیشتمانی لە زەهنیەتی ئینسانی کوردیا دروست ئەبوو کوڕ نادروست وا لە زەهنیەتە ئینسانە کوردیا ئێوە شکەستتان تۆمار کردگە ئێوە هەر چوون و هەر تێ هەڵدریان ئێوە هەر چوون و هەر شکەستان خوارد ئێوە هەر پەلاماریاندان و هەر تێتان قوچاند و دەرچوون ئێوە حیزە دنیا بوون لە ژێرە دنیا خەفتن ڕۆژێ لە ژێرە میت بوون ڕۆژێ لە ژێرە بەعس و ئەستخبارات بوون ڕۆژێ لە ژێرە سازمانە ساواک و سازمانە ئیتلاعات بوون لە حافزەیە ئێمە ئارشیڤە ئێوە دروست کریاگە فاسدینە ئاخرین دانەکەیشی دروستکردنە دەوڵەتە عێراقی لە ساڵە 2003 بوو دەوڵەتە عێراقیە وا تاوانە عێراقی بوون بە ئەم مردمە سەرزەمینە ئێمە بوو بە هەزاران جار بمباران کردن لە زێدە خۆ دوورکردنەوە لە مەعیشەتە خۆ و لە مەعاشە خۆ دوورخستن لە مەعسکەرەکانە ساکن کریاگ بێ زەمینە بێمالکیەتە بێ سەرمایە کریاگ ئەلفال کریاگ شیمیایی لێ دریاگ ئاوارە کریاگ ئەحمەق کریاگ فاسد کریاگ ئەمە وا لە ناو زەهنیەتە ئێمە چی ئەەکەی بە زەهنیەتە ئێمە پێت وایە ئێمە ئەمرین و بەڵگەکانە تۆ ئەمێنیت و فاسد فرە خەمیسی ئێمە بمرین ئەم قارەمانیەتیە تۆمار ناکرێ گشتی فەرامۆشیەکە ڕۆدا زۆر مانادارە و پەرۆشی بەڕێزیان بۆ مێژووی کوردستان پیشان دەدات بۆیە ئەمڕۆ جێبەجێکردنی ئەم ئەرکە مێژوویەش ڕوودەکاتە جەنابیان وەکو مەرجەی کوردستان و
یادگاری شۆڕشەکانی بارزان تا بە دامەرزاندنی ناوەندی بەڵگەنامە و ئارشیوی نەتەوەیی کوردستان. زانە کاول باش شتێکە پێبێژم، تەمامە ئەم کەلەماتانەی من ئەیدەمە دەرۆ هیچ معنایەکی نییە ئیلا ئەوەی کە تەوافقی لە تو لە تاریخا دروست بوو بەمە بێژن فەندەک. ئەنا فەندەک بە خودیە خۆت هیچ معجزەیەکی تیانی ئینگلیسی پێیژێ لایتر وتن مەغزە تو ناگۆڕێت، ئینسانیەتە تو ناگۆڕێت، ئاڵیت بوو. ئەمە شێوەیە تەمەدونی و ڕوانینتە بە جیهان سەبارەت بە هەستی خۆت و سەبارەت بەم جیهانە کەوایەتیا وەژینە خۆت کە لە تۆ تایبەتمەندی دروست ئەکا. زمانی کوردی نەخشە ڕێگایەکی استراتژیک و نوێ بۆ ساختکردنەوەی مێژووی نەتەوەکەمان لە هەموو بەشەکانی کوردستان و پاراستنی لە چەواشەکاری و فەرامۆشی دەستەبەر بکات. لێرەدا بە پێویستی دەزانم ڕوونی بکەمەوە کە هۆی چاپ و بڵاوکردنەوەی ئەم کتێبانە لە تاران و بەشێکی بە زمانی فارسی بۆ ئەوەیە کە پێگە و سەنگی مێژووی کوردستان ببینە ئاستی نووسینەوەی مێژوو لە ئێران. بۆ خاترێەوەی وە فارسی نووساگمانە بیبینە ئاستی مێژوو نووسی لە ئێران کاول. مەراکزە ئاکادمیکە ئێران لە هیچ گوێی دنیا هیچ ڕوتبەبەندیەکیان نییە. ئەوەی تۆ پێئێژی ئێران تەواوە مێژوو نووسەکانی یەهودین و خارجین و لە بەرنارد لویز و گرتگە تا گریشمەن تا ئەو کابرا چێن ئەم مێژوو نووی ساحنەی ئێران تا تۆ ئاستەکەی بۆیتە حەدە ئەوان. بۆیە بە فارسی نووسیگمانە. ئێستا لە ئێرانە گشتی خولیای ئەوەسە بزانێ مەسعود مسەفا کێس یەخ بۆ شاهۆ ئەوەی یەخ بۆ شاهۆ بردنە تۆ لە ناوە ڕۆزنامەکانە ئەوان و ئارشیڤە ملیە ئەوانە چولی بەڵگە هاوەرگەسە دەرۆ ئیستا خۆیان وە خۆیان ئەناسێنی بیوێنە ئاستە ئەوان. ئەی بۆ نایوێتە ئاستە عێراق بۆ لە تارانەی نووسی؟ ئەی بۆ نایێتە ئاستە تورکیە؟ ئەی بۆ ناوێتە ئاستە چوزانم ئاڵمانێ فەڕەنسەیە؟ تۆ هەر زوانێ بنووسیت ئەڕواتە ئاستە ئەوێ ئیستا تەرجمە بکەنەوە فەڕەنسە ئەڕواتە ئاستە مێژوو نوویسیە فەڕەنسە. بابەسێن قسەهای ئەحمەقانە مردمەیکەن. من نافەهمم ئەمانە یعنی چی؟ پۆلەتیکمان لێداگە خۆت ئەمان کردگە. ئەها ئێمەش دەتوانین تاریخ بنووسین. تا لە زانکۆکان و ناوەندەکانی لێکۆڵینەوەی مێژوو توێژینەوەیان لەسەر بکرێت. ئافرین نادرۆست. هایتە من ئەوڵۆ یەخەتم گرت بێ شەرەف تۆم کتێوتە نەنووساگە من بیخوێنمەوە بە حەزی پێ بکەم. تۆمتە نووساگە چوار ئەحمەقی وەکو خۆت سوحا بە عنوانە کتێوە مەرجع لە کتێوخانەیە ملیە دەری بێرن و ئیستنادی پێ بکەن. بە عنوان سەنەد ئیستنادی پێ بکەن. هاتا دەمەکەی نوێژە بەڵگە چییە؟ بەڵگە فکرەکە ئەحمەقێکی بەڵگە گوێپانی یابوو بۆ گەلی حەمام نەکردک 600 ساڵە پێش لە ناوە سپیە ئەگەر نووساوێتی ئەگرا ڕۆمە ئیتێشێمە قبوڵکەی نەگرا ڕۆمە بۆ چێشێ قبوڵیکەی نەگرا ڕۆمە وەڵا ئەوەی تر حەمەی من سپێونێ 500 ساڵە پێش نووساگێسی لێ غەڵەتی کرد نووسایتە کتووە بێجای کرد نووسایتە کتووە. چییە؟ چۆن پڕتۆک بوو گەسە و سەنەد؟ چون ئێمە قدرەتە ئیسباتکردنمان نییە، کارە ئەمیق ناکەین، ئەڕۆین بۆ ئیدراکاتە بێواسەتە، خۆمان ناتوانین لە خۆمان گزارش بین کێین، ماتەڵین بزانین خەڵکی چی لەسەرمان نووساگە، خۆمان نازانین پیاگین و مەردین و قارەمانین و بە ئەخلاقین و بە شەوکەتین، وێسیاگی بزانین خەڵک بکێتی ئێمە بە شەوکەتین. دەرنەتیجە تۆ
تۆ خەریکی ئارشیف سازیت بۆ دانیشگای شیراز و دانیشگای ئەسفەهان و دانیشگای تاران لە قەومی سازی مردمە کووردا تا بەرجەستەی بکەیتۆ لە ئەولسەلام و لە ئەحمە و لە مەلامچە ئەم بنەجوولەکانە. هەر لێرەوە ئاگادارتان دەکەمەوە کە بە یارمەتی خوای گەورە بەم نزیکانە لە تارانیش بەرنامەی پەردەلادا نا ئەوە بە یارمەتی خوای گەورە نییە. خوای گەورە باوە ناوەڕاستە کەمەر تا بوو کاتە دوو کتۆ بوو گەن. ئەوە بە یارمەتی دۆلارەکانە ئەو خواکانەسەوا لە ئەوڵ ناو بردن. خوای سەرۆک، خوای سەرۆکە حکوومەت، خوای سەرۆکە هەرێم، خوای سەرۆکە پارلەمان. خوا ئەسڵیەکەیان ماوە دەسۆپوو. یارمەتیە خواوە لەکوێ؟ بە یارمەتیە خوا. چی بۆ بکا خوا؟ هەوا مساعد کا و خۆرەتاوێکی خۆشوێت و شنەی شەماڵێ بێت و هەرچی دوژمنتە لاڵی کات و بیخەسێنێت و ئیشاڵڵا تۆ تەمەنە درێژ بێت و هەناسە وە گڕ بێتە دەرو. خواوە یارمەتیەکە. لەسەر کتێبەکانی شۆڕشەکانی بارزان بەڕێوە دەبین و میوانداریەوەی عزیز دەکەین. زانە ئاغای بەحرامە وەڵت بێگی تۆ ئیدعاکی کارە ئاکادمیک و ئەلمیت کردگە لەگرا ئەوەی قسەت کردانەیە ئەوامە پدەر سوختەی کڵاوبەردارە چاپلووسە کارمەندە پوفیوز بوو. هیچ بەحسێکی ئەلمیە دەقیقە کاوشگەرانە بە تەعاریفە مشەخەس و تیانە بوو. مشتی شعارە دا خۆتە عەرزە کرد بازارگەرمی بۆ خۆت کرد. ئەمە فەرهەنگە ناوە بازار و کوچەی لەکانە مەردیکە. فەرهەنگە ئاکادمیسیەن بوون و کارە تەحقیقی نییە. چۆن لەو ناوەندە سەڵاحەدینە پیاەکی تیانیە باتە ناوت دەمە لە زانکووەکەی سەڵاحەدینە؟ چۆن لەو حەلیمە کوردستانە گشتی دەمی درێژە و حەپا حەپیتێ و ڕۆشن فکرە دانێکی تیانیە قەڵەم بگرێتە سەرە تۆ؟ ها؟ دەیخۆ ئەسەرە سەگ ئەدەی لە حەلیمە کوردستانە قەڵەموەدەس و شاعر و نووسەر و ڕۆژنامەی تێ هەڵدریاگ و کاناڵە میدیاییە تێ هەڵدریاک سەرەداتە دەرەوە. عنوانێکیشیان بۆ خۆیان انتخاب کردگە شارە ڕووناک بیری. چۆن دانێکی تیانی ئەم شارە ڕووناک بیری داگرێتە سەرە تۆ داوپڵۆسێنێ؟ پیایتیانە و تا تۆ بێمێژوو بنووسی. خۆشەویستان بە خۆشحاڵیەوە ڕای دەگەیەنم کە لەژێر سێبەری ئەم پرۆژە مەزنەدا واتە ژانری نووسینەوەی مێژوو تاریخنەگاری ڕۆژهەڵات وەکو بەشێک لە نیشتمان بەشدارە و لە ئەنەسیتۆی کوردستان لە تاران دەسم خیلی غەڵەتە کە سادە سازیت کرد. ئەوڵەن ڕۆژهەڵات جد و ئابادە. ئەوڵەن ڕۆژهەڵات خود بێهوڤیەت و خانەوادەی بێهوڤیەتە. جهت جغرافیایی خوتی. ئەمە یەک. دوو من تۆ غەڵەت ئەکەی تۆ بە سوورەتە جزئێ خۆت کول ئەنوێنی. خەیلی غەڵەتە کرد. دۆلارەکانە گیرفانە تۆ چووگن فەسادەکان تۆ ئیکەی فاسدە کوڕە فاسد نەچووگەسە گیرفانەوە مردمە. هەڵی بووی دەفعەتر غەڵەتی وا ناکەی. ناوە ڕۆژهەڵات بووەی بیسەپێنی وە سەرمانە بەعد خۆت بکەیتە نوێنەری خۆت بکەیتە تەجەسومی. ئێمە لە ناوە مردمە کووردا ماساوچی و بەچکە ڕعیەت و سلە بگیر و ماساوکەرمان نییە. ئەوەی ئەم کارانە کە توخمە جوولە کەس کورد نییە. دەناتۆ ئەگەر عالم وایە تاو لە عیلمە نانە بخواردایە بێمنەت بووی. بێمنەت بووی. علمەکەی تۆ کارە خۆی ئەکرد. داوەتە پرۆژەی نووسینەوەی بەڵگەنامەی ژۆرنالیستی مێژووی هاوچەرخی کوردستانی. پڕۆژەی بەڵگەنامەی ژۆرنالیستی تۆ سێرە ئەم پرۆژەیە عەزیمە بکە ئەک داپڵۆسی یاخوا ئیبنە خەلدوونی. ڕۆژنامە دیواری مەدرسەیان دروست کردە. وەختە خۆی ئێمە مناڵ بووین لە مەدرسە ئەنوو بڕۆن کارە ڕۆژنامە نگاری بکەن. مناڵ ئەچوون قەیچیان ئەکرد لەم ڕۆژنامە و لەو ڕۆژنامە و نەقاشیەکیانە کێشان ڕۆژنامە دیواریان دروستە کرد. مارتیکە
ئەم گشتە ئەحن و تۆڵۆپە چووین سەنەدمان جەم کردگە چاپمان کردگە هەشتا نەهێش کەسەوە ئێران لە حەوت بەرگدا کە بەرگی یەکەمی لەژێر ناوی کتێبی ساڵی کوردستان 1979 ماوەیەکی تر بڵاو دەبێتەوە و لە ژێری ناوی کتێبی ساڵی کوردستان ئەم سەرزەمینە ئێمە سەرزەمینە ئشغال کریاکە بە موەسسەسات نظام سڵتەی جەهانی ئەو جەوائزەی کە تۆ ئەیدەیت و ئەیکەیتە مەدالیا بۆ خۆت وە دەرد و خۆت و بۆ گەنانی وەکو خۆت ئەخۆنوا لە ناو مردمە نە ڕەواجی هەست نە برەوی هەست نە ئەڕواتە ناوە مێشکە ئەم مردمە بۆیە مەسعود مسەفا لەسەر ڕەش ناتوانێ بێتە خوار و 1 ملیۆن گوێ نەخوا زاتی نییە بێ سەیاری دەرعبێتە دەسەوە ئەوە نە شەقیتی هەڵەدەن شەق نەخواتەوە ئەم ڕەهبەرەی نەوەی ئەو ڕەهبەرانە تۆش بارام باوەڕکە زاتە نییە لە خیابانەکانە کرماشانە بڕۆیتە ڕێوە ئەگەر خەڵک بناسێ ئەوە نە شەقت تێ هەڵەدا شەق نەخواتەوە کە تێوە ساڵە کوردستان ناوەڵا گۆتەتان لێکەوت گەسەوە پڕن لە نیچە هایدیگر وەسەر و قیافەتان ناتێتە خوارۆ ئەم گشتە کە لەزل بۆ گەنە یەکسری موتونە لۆکاڵی بۆ خۆتان دروزەکەن خودگویی و خودخەندی عەجەب مەردە هونەرمەندی ئەم ساڵە بارامە وەڵەت بێگی پارتە دموکرات و کوردستانە عێراق من تا ئەم دەقیقە ملاحەزەتانم کرد لەم دەقیقەوە بەبعد لە هەر میدیایەکی زوانێکی تر دەسم بگات ئەوەی بیدەنە دەرو نەخدتانەکەم تەڕۆتانەکەم دەنگی نەما گەشانەوەی بەڕوو لە ئاگردا کە کتێبێکی فۆتۆ ژۆرنالیستیە و لە کاتی کۆڕەوەکەدا خۆم وێنەکانیم گرتووە لە شاری سلێمانیە پەردەی لەسەردا دەدەین هەروەها دوو کتێبی شێخ عەبدولسەلامی بارزان لە ئەسنادی عوسمانی وێراندا و لەسەر ترۆپکی تۆفان مەلا مستەفا بارزانی لە ڕوانگەی ڕۆژنامەکانی ئێران وەرگێڕاونەتە سەر زاراوەی کرمانجی ژوورو بۆ ساڵێکی تر لە شاری دیاربەکر پەردەیان لەسەردا دەدەین ئەم مردمە ئێمە حاڵیان ناوێ بزانە شێخ ئەحمە و شێ ئەول سەلام و مەلا مچە و مەسعود خەتەرناکن کورد بازن ئێران و عێراق و تورکیە و سووریە لە کورد ئەترسن هەر سمبولێک کە سمبولی مقاومەت و قارەمانیەتی و گەورەیی وێت ئێوێژن تورکی فاشید و فاشست و ئەمانە ئێشێ ئەم دەوڵەتانە بەری پێ بگرن خۆل ئیشاڵا ئەیاڵەتە متحیدەی ئەمریکا نییە بێژی خوا هەڵی ناگرێ و نەهادە مەدنیەکان و بەڕاستی و ئەیواتە بەرەو کابرایە کەس بەنای حوسێنی پەناهی ئێژێ شەکدارم بە تەرانەی کە زندانبان و زندانی با هەم زەمزەمە میکنند ئێژێ مەشکوکم بە گۆرانیەک و زندانبان و زندانی بە یەکۆی خوێنن ورینگەیەکەن چۆنە مەلا مچە و ئەول سەلام و ئەحمە هەم بۆ تۆ قارەمانن هەم بۆ دەوڵەتە ئێران قارەمانن هەم بۆ دەوڵەتە تورکیە قارەمانن هەم بۆ دەوڵەتە سووریە قارەمانن هەم بۆ مەردەمە کورد چۆنە ئەی کێز دەگرا پرتەقاڵ فرۆشەکە کێز تا تۆ بڕۆی لە دیاربەکر پەردەی لەسەر لا بدەی بووکە جوانیەکانی دەرکە حەشارداگە تا شەوە پەردە سە تارا لەسەری لا بدەی دەرکەفێ پەنجەی حەناوی و لێوە قرمز و چاوە خومارە پڕ لە کل و چییە ئەمە پەردەی لەسەر لا ئەدەی پەردە لەسەر ئەسرار لا ئەدەی پەردە لەسەر سەڕەمەگوو لا ئەدەی علم لە دونی لا ئەدەی لەسەر چی لای ئەدەی تێ هەڵدریاک
باوەرمان بێت بۆ 35مین ساڵیادی هەڵەبجەی شەهیدیش کتێبی گەردەلوولی مەرگ کە نزیکەی 2000 لاپەڕە لە بەڵگەنامە و کتێوی گەردەلوولی مەرگ. گەردەلوولی مەرگ تەشبیه ئەدیبانەس دێوە تەشبیه کردە. ئێمە دادگاهە ئەنفاریانە هەڵەبجەمان دانیاگە زیاتر لە 40 دادگا بێشەرەف بڕۆ بیخوێنەوە بزانە گەردەلوول لە مەرگ لە دەرە ماڵە باوکتۆ هات گشتتان سواری بوون و ئەنفاریانە هەڵەبجەتان دروست کردە. گەشانەوەی بەڕوو لە ناوە ئاگرە ئەمە تەشبیه کردگە خوێڕی. گەشانەوەی بەڕوو لە ناوە ئاگرا چی پێگەینێ تاڵە برژیاگە خۆشە ئێشێ بیخەینە ناوە ئاو خوێ. گەشانەوەی بەڕوو لە ناوە ئاگرا کتێوێکی تەسویری یعنی چی؟ ئەم تایتڵە یعنی چی؟ چه معنایەکی هەست؟ گشتمان بەڕوومان دیگە و فرەدریاگەسە ناوە ئاگر و نە مقاومەتی کردگە و نەحیچ و داپڵۆسیاگە و تەقیگە و هاورگمانە سەر دەرپێسەکەمان کەنگە خواردگمان و تاڵیشە. گەشانەوەی بەڕوو لە ئاگر یعنی چی؟ ئیسە کام وجهەی ئەم بەڕوە ئەسووتێ ئەتەقێتۆ؟ ئەی بۆ گەشانەوەی ترۆزینەوێ لە ناو ئاگرە. گەردەلوولی مەرگ هەرچی ئەحمەقانەتر دایبنێی. جاوە بەرنامەیەک بوو ناوی بەرنامە پێیانە و چەلەحانی کاورا مقدمەیەکی ئەوت ئەوەنە بێڕەبت و کە لەی سەرە ئەماسیاوە لە ئیتر هینێ کەلەمەی ئەحمەقانی داوە قەیەکتریوە لە کونجی دیواری کراسێکەوە لە شاخ ڕەشەکانی بەرزی چوزانم کۆسمۆسەوە تا حتا بندیوارەکانی ئەشکە کۆرە کاورای کاول. ڕۆژنامە تایبەت و نەبینراوەکان لەسەر کارەساتی هەڵەبجە لە خۆ دەگرێ. ڕۆژنامە تایبەت و نەبینراوەکان دێ ئەگەر ڕۆژنامەس چۆن نابینرێت؟ دێ ئەگەر ڕۆژنامەس تایبەتمەندی چیەیتر؟ ڕۆژنامەس و ئەخبارە ڕۆژ ئەداتە دەرەوە و پەخشی ئەکاتۆ بە تیراژی 1 ملیۆنی گشکە دیگێسی چۆن نەبینریاگە هەرتۆ دیکتە؟ ڕۆژنامە نەبینراوەکان دێ ئەگەر ئەم ڕۆژنامانە نابینرێن خەڵک بۆ چاپیانەکە. ئێمە کارمان بگۆسەوەی سەفەحاتە ڕۆژنامە وان نەبینریاگەن ئەیان بینینەوە. بە لەم کارە فکریە سلوولەکانە مەغزە شەکەت نەوێ ئەحیانەن ئەترسم فرە فشاربێری تۆ مەغزە شێت بووی. ئەوام ئێژن فرە بیر مەکەرەوە شێتەوی شێت نەوگی خۆ. ڕۆژنامە نەبینراوەکان زۆر تایبەتەکان فقط ئەو ئەزانی چتی زۆر تایبەتە. ئەو ئەزانی چی پوڵەکە ئێمە نازانی. ئەو ئەزانێ کامە پڕتۆکە ڕۆژنامە 200 دلارەکە کامیان 5000 دلارەکە. ئەو ڕێگەی نەختکردنە ئەم بازاڕە ئینحیسارەکەی وا لە دەستیان لای مەسعود مسەفا. ئەو ئەتوانی هەڵ بەرگەیەکی ڕۆژنامەی بفرۆشێتەوە مەسعود مسەفاوە 20000 دلار. مشتری خاسێکی دەستکەوتگە کاورای بێهۆڤیەتێکی بێ ئەسالەتە بێتەبارە کارمەند دانێ پیا بووگە شان و شەوکەتی فەیکی بۆ دروزەکە ئەمیش پوڵەدا حەزی پێگا خۆی بۆ شلەکە. پێشکەش بە شەهیدانی سەربەرزی هەڵەبجەی دەکەین. ئامادەبوانی بەڕێز ئەخلاق و وەفا پێمان دەڵێت ئەمڕۆ یادی خوا لێ خۆش بوو کاک دڵۆڤانی ئیدریس بارزانی خۆشەویست بکەم کە هەر لە سەرەتای پرۆژەکەەوە دڵسۆزانە هاوکارمان بوو بەڵام بەداخەوە قەدەری مەرگ لە ئێمەی جیا کردەوە و چووە بەر دڵۆڤانی پەروەردگار. بێگومان جێگای لە دڵماندا و ناوی لە نێو کتێبەکاندا بۆ هەمیشە دەمێنێتەوە. هەروەها سپاسی کاک بەختیار شاخی دەکەم کە وەک نوێنەری جەنابی سەرۆک و بەرپرسی پرۆژەکە دڵسۆزانە و بێوچان
تا ئەمڕۆ هاوکاری ڕاستەقینەی ئەم پرۆژە بووە. سوپاسی هاوکارانم لە ئەنەستۆی کوردستان لە تاران و هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لەم پرۆژە مێژوویەدا بەشدار بوون و یارمەتیان داوین. میوانە عزیزەکان، ئەمڕۆ 75 ساڵ بەسەر حەماسەی پەڕینەوە لە ڕووباری ئاراستا تێدەبڕێ. ئەم کتێبانە وەکو چەپکە گوڵێک کە دیاری نیشتمانی ئاویەر و بێستون و شاهۆیە پێشکەش بە ڕۆح و گیانی ئەو 504 هەوای بارزانە دەکەم کە بە فەرماندەهی ژەنڕاڵ بارزانی نەمر سوپای سێ وڵاتیان تێکشکاند و قارەمانانە بەسەر ئاراستا فڕین و محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێرانیان لە شاری ماکۆوە بەدەستی خاڵی ناردەوە تاران. میوانانی قەدرگران، باشەم قارەمانانە ئەوەنە قارەمان بوون وە سوپای سێ وڵاتیان شکاند. ئەی بۆ نایەتوانی کناراوێ بۆ خۆیان دابنین تیان کوچان دەرچوون بە ڕووباری ئەرەسۆ. بابەیان هەر واقعەیە بە ئەندازەی زەرفیەتە خۆی وەسف بکەن. ئام شرتی و برتیە ئێژیتی حیج ڕەبتێکی نییە قارەمانانە سوپای سێ وڵاتی شکان. دێ وەڵام من سوپای نیوە وڵاتێ بشکێنم داوای کورەی زەمینەکە. خوێڕی کاورا سوپای سێ وڵاتی شکان دەرچوو. تۆ سەیرە ئەم جۆرەت وەسفە ئەحمەقانانە بکە. بێگومان هەر گەلێک بە وردی مێژووی خۆی نەخوێنێتەوە لە شەوە زەنگا پەر لە تاریکی دەکوتێت. ئەگەر وا سەیری مێژوومان نەکردوایە تەوەژۆ بکەن هەر ملەتێ مێژووی خوێ نەخوێنێتەوە لە شەوە زەنگا پەر لە تاریکی ئەکوتێ. ئێستا تۆ مێژووی خۆتۆ خاس خوێنگەسەوە. تۆ نەوەی دیاعەکۆی 2500 ساڵە ئەقلانیەتە فارس و مەسیحیەت و یەهودیەت و ئیسلام بەندی کردووی. بەم نەتیجە گەیگی بڕۆی بوویت و نۆکرت دەوڵەتە ئێرانی لە ئەنستیتۆ کورد تارانە سل لە بگیری بکەی بۆ مەسعود مەسەفا جەع لە تاریخ بکەی بێشەرەفە کوڕە بێشەرەف. ئیسە تۆ تاریخ خاسەزانی. ئیسە تۆ نیەتە شەوە زەنگا وایتە خۆرەتاوە نیوەڕۆ. تۆ وایتە خۆرەتاوە نیوەڕۆ ئەمیتە ڕۆسە مەزاڵ. وای 115 ساڵ لە نامە مێژوویەکەی شێخ عەبدولسەلامی بارزان بۆ بابی عالی لە ئەستانبول سەبارەت بە فەرمیناساندنی زمانی کوردی. ئەم تۆڕەهاتەی وتە ها بەچکە ڕەعیەت ئێوە نازانن چی ئێژن. ئێژێ دوای تێپەڕبوونی 115 ساڵ بە نامەکەی شێخ عەبدولسەلامی بارزان بۆ خەلیفەی عوسمانی بۆ بە فەرمیناسینی زوانە کوردی 115 ساڵە پێش. جادەوبان و حەمل و نەقل وانەوگەکە ئێوەی وێنن. ئەزانی وەختێ تۆ ئێژی داگیرکەرە ئەم سەرزەمینە بەچی ئێمە داگیر کریاگین؟ زان بەچی؟ بە مؤسسات داگیر کریاگین. مؤسسات یعنی چی؟ یعنی سیستمی پەروەردە، یعنی سیستمی ئیدارات، یعنی ئیدارەی کارەبا، یعنی ئیدارەی داد، محاکم، یعنی بانک، مؤسسات. ئەزانی ئەو سەلام چی وتکە بە عوسمانی؟ ئەم ئەو سەلامە قارەمانە کورد بازە سەر بەخۆی کەرە. وتکێسی وە خەلیفەی عوسمانی ئیستە کە تۆ مؤسساتە دانیاگە بۆ ئێمە لەگرا خەڵکەکە لە تۆ تێناگا مراجعە بکا بە مؤسساتە، بە قازیەکانە، بە دادگاهت، بە زیندانت، بە بانکت ئەحیانەن. بۆ چون تورکی قسایەکەن خەڵک لێیان تێناگە. تکالی ئەەکەم لەبەرەوەی خاسی عوسمانی ڕۆ بچێتە ناوە دڵە مەردمە ئێمە و کوردی تەکیانە قسە بکەن. ئێمە چۆن داگیرەکرین؟ بە مؤسسات داگیرەکرین. وەختی مؤسسەی دەوڵەتە عوسمانی بوێتەوە مەحەلە ڕجووعە مەردمە ئێمە وای نەژێرە دەسە کێ؟ وای نەژێرە دەسە عوسمانیە. ئەها مەردمە ئێمە ئیستە بە دەستگای پەروەردەی دەوڵەتی یەهودە ئێرانی مناڵەکانیان پەروەردە ئەون. ئەها پارە و پولەکانیان ئەخەنە بانکە ئێرانی.
ئەها بازرگانی تەکە ناوەندە ئێرانیا ئەکەن، ئەها شەڕیان ئەوێت و شەڕی مالکیەت و اختلافاتە دەروونە خۆیان ئەوەنە دادگا، ئەها گەرێکیانە تەلاق بسێنن ئەڕۆنە دادگاکانە ئێران لە ژێرە قانونە جەزایی و مەدەنیە ئێران. کاورا چۆن ئێرانیە بە سەبتە ئەحواڵ و ناسنامەی ئێرانی ناسنامەی پێدەن. حاڵی بوو کەرە کوڕەکەر، ئەها ئێوە حەچێکتان بۆ وتن نییە، دەیخۆ ئەم کارەی کردی گێسی ئەو سەلام عینە بێشەرەفیە، عینە کورد فرۆشیە، عینە سەرزەمین و دەسۆدانە، عینە هاوکاری کردنە لە خوڵقاندنە تەنزیمات بەناوە عوسمانی. وانە با بڕۆینە چواردانە مەجلس، چوار پیاگی پیاگانەی ئاکادمیسیێنی تیابێت، ئەم قسە مەترەح بکەین بزانین داگیرکەری چۆن مردمێ داگیرەکە. وەختێ مؤسساتە دەوڵەتە ئێرانی عێراقی خەڵک مراجعەی پێ نەکات دەسەڵات بەسەر ئەو خەڵکە دا نەسە پیاگە ئاردوو. ئیستا ئەمە بووە بەرگەی قارەمانەتی. هایتە ئێوە ئەحمەقن، ئێوە ئەحمەقن، پێتان واوگەم سەرزەمینە پیاگی تیانیە قسە بکە، ئینحیساری تریبوون وا لە دەسە خۆتانە هەر جۆری مەیلتان بێ بایەدەنەوە. تڕۆ بنەماڵەی مەسعود مسەفا فرە ئەترسن و عەرەبی و فارسی بەن لیان. واو شەرتوێ لە هەرچی ڕۆزنامە و سایتە گەورەی فارسیە نەخ دەکەم و بەم لێتان خراو بەم لێتان خۆتانتان پێجەم نەکرێتەوە. ئایا نەدەبوو تاکو ئێستا لانی کەم لە دوو بەشی کوردستانی عوسمانی و بەشەکەی قاجاردا زمانی کوردی بە فەرمی بناسرێ؟ خواتان لەگەڵ. ئایا نەدەبوو لە بەشەکەی کوردستانی عوسمانی و قاجار زمانە فەرمی بناسرێ؟ بزانە کاورەی کاو لە درۆزنە سلە بگیر، با من حلم تاریخە قاجاریەی جەعلە بۆت بێژم، با لە تاریخە عوسمانیە جەعلە بۆت بێژم. عوسمانی ئیمپەراتوریەتە ئەحیانەن تەنزیمات و ئەحیانەن خەلیفە ئیدعای جێنشینی پێغەمبەر ئەکا. ئەمانە گشتی ئومەتە ئیسلامین و ناسیۆنالیزم تیا حکوومەت ناکا. زوانە ئیداری، زوانە دین و عیلم عەرەبیە، چون زوانە دینە، زوانە هیچ ملەتێک تحتە فشار نییە. ئالەگرات و ئەفامی عوسمانی تازە دروست کریاگە، وەختی ئەو سەلام داوا ئەکان لە مؤسساتەکە تا تورکی قسە مەکە، کوردی قسە بکە، زوانە کرمانجی قسە بکە و سۆرانی قسە بکە و. و ئەمما قاجاریە هەر ئەم بەرادەرانە فەئودال بازە، ببەخشن فێدراڵی بازە ئەحزابە استناد ئەکەن بە مەمالەکە مەحروسەیە قاجاریە، یعنی مەملەکەتەکانە حسار دریاگە بە قاجاریە ژێرە نەزەرە قەڵەمڕۆی قاجار مەملەکەتن. ملوك التەوائفیە، هەر تایفەیە بۆ خۆی مەلەکێکە، لەگرا کە زوان ناداتە مەلەکەس تا فەرمی بناسرێت. حاڵت بوو ئیستەیشە ئەوانە گەرەکیانە بڕۆنە سەر قانونە مەشروتە، ئیشارە بکەن بە ئەنجومەنهای ئیالەتی و وەلایەتی، و تەمامە ئەمانە هەرچی کوردباز و تورکبازە ئەڕۆن حملە ئەکەن بە دەوڵەتە متمەرکزە مۆدەرنە پەهلەوی کە یەک دەستسازی و زمانسازی کرد، زمانە فارسی کردە یەک دەست و فەرمی، ملەتێکی بەناو ملەتە ئێرانی دروست کرد. ئایە بارامە وەڵت بەیە ئەنستیتۆ بازە، ڕئیسە ئەنستیتۆ، تاریخ سەفتەکەرە، ئاکادمیسیەن، دەئیستە تۆ لە ناو قسەکان تا 1 ملیۆن تەناقوزی تیا و سل لە بگیرە چاپلوسە درۆزن.
خدولة ناسيوناليستين أبو دولة التركية أتاتورك، وأنجمن تركا كانت جوان روت ناسيوناليستين كل 1929 يكشقن أو الحمية خليفي تنظيمات فريدن جمهورية تركيا لدايك داوای زمان فرميان كرد للدار خلافية تاران والدار خلافية اسطنبول. كس لسر قسەکانی ماغانە وێسیا وەلێ دیمفرە ئەحمەقی قسەکانی سادق زیبا کەلام بەتایبەتی ئەوانەی وا خەڵکە حەلیمن بەناوە ڕخنەگرتن لە بارزانی فرە حەزیانە کرد سادق زیبا کەلام لیانی داگە و دیم حەپە حەبکەرەکانە کوردبازیش لەم دیوە فرە ناڕەحەتن مەسعود مسەفا ئەمانی نەوردگە لەوێ قسە بکەن سادق زیبا کەلام چووگەسە ئەوێ مەسخەرەیانەکە وەلێ کەس گوێ نەدا سەر ئامە باران وڵت بەیگی تێمە سەر سادق زیبا کەلام و تڕەحاتە مەسعود مسەفا وا ناتوانێ بیخوێنێتەوە بۆیان موساگا کەوێتە پرتەپرتێتی تا ئاخر بەخۆیشی ئێژە ڕۆحبەرە کاریزماتیک. ئێستاش بە ناوی ئامادەبووان داوا لە ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی دەکەین پەیبێک پێشکەش بکات بەزانەوەی بفەرمێت. ئەزانی بۆ ئەمانە بێشەرەفن خەڵکە کوردەوار. ئادام سمیت لە بەڕەسیکردنە ئابووریە سیاسیە باسی شتێکە کا بە ناوی دەستی شاراوە، دەستی غەیبی، دەستی نامەرئی لەناوە ئابووریە بورژوازیە. ئێژێ منفعەتە شخصیە منە پەیمانە حەیدەری و بە شوێنە منفعەت چوونە بۆ خۆم ئیسە پوڵ بێت ئیسە مەقامی و شۆرەت وێ لە خۆی وە بەم دەسە شاراوە ئەبێ بە خەیری گشتی. کابرایە بۆ پارە پەیداکردن خۆی ئەڕوا پارەی زیاتر بەدەست بێنێ، کارخانە دائەنێ، کارخانە بەرهەمێنێ، کارخانەکە 200 نەفەر بەکارەکێشێ، بەرهەمەکە ئەفرۆشێت، پارە تێرێ. دروستە من پارەدارەوەم بەڵام خەڵکەکەیش پارەدارەوێ، بەڵام خەڵکەکەیش کالایەوێ. ئەمە ئادام سمیت هێژێتی. ئێژێ هەر ئینسانێک حەز بە شکۆکە، حەز بە خۆنواندن ئەکا، هەر ئینسانێ پێی خۆش ئینسانەکانی تر متەحیرکە بۆیە سەرمایەداری لەسەر ئەمە ویسیاگە. ئەمانە ئەوەنە سەخیفن، ئەوەنە بێشەرەفن، بۆ منفعەتی خۆشیانیە سەخیفن، کارێ ناکەن کە بێتە هۆی شکۆیش بۆ ئێمە. ئاهیستە مەسەڵەن دانیشتایە تاریخ مشەشعانەیە ئەجدادە مشەشعی بنووسیایە گشتی بۆایەت و فەخر شکۆ بۆ ئێمەی کورد. وانییە ئەوەی ئەینووسێت لە قەبارە بچووکی و تێ هەڵدریاگی و خوێڕیبوون و کار بەدەستبوونێسی وەحی چکۆیەکی تیانە بێژگە لە سەرخەمکردن، بێژگە لە مێژووی لە شکست و لە دەڵاڵی و لە خۆفرۆشی و لە بێشەرەفی. ئەمانە بە پێچەوانەی فۆرموڵەکەی ئادام سمیت و سەرمایەداریش عەمەڵەکەن یان نە، چون خۆیان سەخیفن هەرچی ڕەنی ئەکەن، هەرچی سوورا و سپیاوەکەن هەر قێزەونن، هەر بۆگەنن لە ژێریە. بەناوی خۆی گەورە و مێرەبان، میوانانی بەڕێز، ئامادەبووانی بەڕێز، زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووین بە تەشریفینانتان و سوپاستان دەکەین. ئەمانە ئەوەنە نادروسن لەم هزار سفەتەی خوا
هەر ڕەحمان و ڕەحیمیان گرتگە سەبەر ئێژی گشتیان خوان و وەحیەکەن و محەممەد خەڵک دعوەتەکەنە دینە محەممەد ئەم خوا نە جەبارە نە قەحارە لە لای ئەمان ئەم خوایەکی نووسکەڵەی ڕەحمان و ڕەحیمە عەجیبە ئەمانە بە خوایش و کاسبیەکەن بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەی بۆ بە ناوی خوای جەبار و قەحار نەوێ ئەم پۆپولیسبازیە چییە بۆ خوایەکەی بێژی خوا جەبار و قەحارە خەڵک پشتی تێیەکە تۆ گەرەکتە خوایش بەخەڵەتێنی وە گشتیان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان قساکەن حەزیانە لە میهرەبانی و لە بەخشندەی و دڵیان ناسکەوشی دەستبێریت و سەریاناو ئەم خوا حەلیم نییە و سەتار نییە و سەبور نییە و هەر بەخشندەی میهرەبانیان گەرەکەمان سپاسی زانکۆی سەلاحەدین دەکەم بۆ ڕێخستنی ئەم مەراسمە و هەروەها سپاسی زانکۆی سەلاحەدین بۆکەی زانکۆی سەلاحەدین ئیستە بوو گەس و پێخەسووی شەوی بووکێنی دەسماڵە سوور ئەگێڕێت زانکۆی سەلاحەدین چۆن بە ئۆفتە خۆی نازانێت لەناوە ئەو گشتە مامۆسای تێ هەڵدریاگ و ئەو بوجەی زەبەلاحە کە ئەیگرێت وا تۆلیدە عیلم بکات و پەروەردەیە عولەما بکات دانەیەتی هەڵدریاگ بە نامە بارام و وەڵەتبێگی لە ئەنستیتۆ کوردە تاران تاریخە نووسی بۆیەوە ئێستا چیەکە پەردەگێڕیەکە جاکەشیەکە چیەکە زانکۆی سەلاحەدین بۆ سپاسیەکەی چی کردگە زانکۆ سەلاحەدین ئەدیتی کردگە تایپی کردگە جەماوەری کردگە چی کردگە ئەم ناوانە بیتە قەیەکتریۆ لە خۆی شتەکە مهمە بێ ئەنستیتۆ کوردی تاران و زانکۆ سەلاحەدین و مهمە ئەوێ شتەکە بۆ دێ ئەگەر زانکۆ وایە ئیستە چواردانە ئوستادە تاریخ و فەلسەفە لە بەرامبەرە توایە بێسییانیانۆم توڕەهاتە بەنە دەروێ من ناچینە ژێری باریشی بیخوێنین و نەغدی کەین ئەگەر بە ئەسەرێکی مهمماندانیا کۆنفرانسێکی بۆ دائەنین وتین لەسەری قساکەین دێ ئەوە زانکۆز یا کنارا و مستەراوە زانکۆ سەلاحەدین کورە ڕەیسەکەی هاتبوو لە خۆی بێشەرەفتەر هەر خۆی بوو تااقەتم نەبوو قسەیە و لێ بەم سپاسی زانکۆی سەلاحەدین دەکا چ ڕۆڵێکی بووگە چ نەقشێکی بووگە کەس نازانی پێخەسووی شەو و پەردەس بەرام وەڵەتبەگی و ئەنستیتیۆی کورد لە تاران دەکەم بۆ چاپ و ئامادەکردنی کتێبەکان ئەمە یەکەم جارە پرۆژەیەکی ئەکادیمی سەردەمیانە لەسەر خەبات و تێکوشانی سێ سمبولی مەزنی بزاوی ڕزگاری خازی کوردستان شێخ عەبدولسەلامی بارزانی شێخ ئەحمەدی بارزانی بزاوی ڕزگاری خوازی کوردستان بریتی نییە لە قەپگرتن و جوتە خستن و بەردهاوێشتن ئەگەر نە هەر شەڕێ کریاگە لە توولە تاریخە ئەم کوردە ئەوێت و بزاوی ڕزگاری خوازە کوردستان بزاوە ڕزگاری خواز پێناسەی هەست ڕزگاری لە کێجارێ ڕزگاری چمکێکی دینی و ئاینیە چمکێکی سیاسی نییە ئەمە یەک دوو ئیستا ئەم بزاوەی کوردستانە پێناسەکەی چییە کە لە ئەوەشینی جفتەکەخا قەپەگری دەرەچی پێناسەکەی چی ئاغای مەسعود بارزانی کاکە من تۆ حساوکە من ژاپۆنیەکەم هاتک بەسە لای ئێوە ئێژی بزاوە ڕزگاری خوازە کورد ئێژم ئەم بزاف ڕزگاری خوازە کوردە یعنی چی چۆن خۆی پێناسە کردگە چی لە بەرامبەرە چی ئاوێسیاگە لە بەرامبەرە کی ئاوێسیاگە چۆن بەخۆ ئاگاهی گەیگە
ئاغای مەسعود بارزانی براگیان ئێژێ دروسە لەمە خواردە نانە گەنم بەڵام دیگمانەوە دەسەمەردم وایتە ئەوێ و پاڵە داگەسۆ و ئەم گشتە کە لە زلە سلە بگیرە ماستاوکەرە تێنە بەردەمە عیبە لەم قسانەکەی بۆ ئێوە عیبە ناتوانن پێناسەی خۆتان بکەن لە دێڕێکە خەیلێ عیبە خەیلێ بێدەسەڵاتیە هەروە لە خۆتانەوە پڕووی ناوی بێرن ئای مەسعود مسەفا عیبە ئەوە زانکۆی سەڵاحەدینە و ئەوە ئەنستیتۆ کورد تارانە و ئێمەش مردمێکین وا ئێوە فوتان کردە و شەهامەت و بەلاهەتە خۆتان لە تەلەڤیزیۆنە پەخشەکەن و ئەیوێنین بابا ئەزانی تۆ بۆ تڕۆی لە 5 کیلومتری ماڵی خۆتان ناتوانی داوەزی 1 ملیۆن ئاڵەتە تەناسولی حواڵەی خۆت و ژن و خاو خێزانە ئەکەن چونسان ئەحمەقێکی بابا کاریزما بوون وا لە ناو مەتنا وا لە ناو قودرەتە ئیدەتە ڕەهبەریەتە تۆ خۆتۆ ڕاپەرە کناراوی نییە عەزیزم شۆڕش پێناسەی گەرەکە ئینقلاب پێناسەی گەرەکە دووگانەی گەرەکە کورد و ناکوردی گەرەکە ناکورد کێس کورد کێس ئەگەر ناسیۆنالیستیە کارە سیاسی پێناسە ئەمرە سیاسی پێناسەکردنی دۆست و دژمنە بزاوە ڕزگاری خۆ لە چی ڕزگاری پێیاکە لە مەینەتی ئەم دنیا فانیە و بڕواتە ئەو دنیا لەو دنیا بڕواتە بە هەشت و حۆری و العین ئەم پێشە ڕزگاری دینی ڕزگاریە کوردی چه شکڵیە بابا خۆ محەممەد نەهات هەروە لە خۆیەوە بێژێ بێن بوونە مسڵمان وتی یە جبرەیلی تێت و من وت کێسی اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق بعد وتيما كلامه وحيه بعد أحكامي ليتي تدرو بعد شرحي ليتي تدرو بعد قصص مردمان برابردوي ليتي تدرو بعد لناو الضلاء أما شريعتي ليتير ندرو بيناسي ليتير ندرو كاوراي كاول خروا كاوراني ودا ما علو بس فرق خوي لقل مسيحياود فرق خوي تقي يهودياود وخوي وتي من خاتم النبيين متواو لسر كولكي إبراهيم هاتقم وإبراهيم مسلمان بو تواو حق يهوديته وحق مسيحيتي كرت تاوان حبان نبيجني ما كري إبراهيم وجين إبراهيم يهودي وقا يا إبراهيم مسيحي وقا وتي إبراهيم مسلمان وقا ما تو شيخ زاو ميغزاني إسلام بازني چون تو هەروە لە خۆتویژی بزاف ڕزگاری خوازە کورد و ئەو سەلامە باواو نامەی نووساگە بۆ خەلیفە لە مؤسساتە تەنزیماتە کە لێو دوافیانت عوسمانی زوانە مردمە منتەقەوە کار بوات با دینی و کرمانجی و سۆرانی با خەڵک تێبگات و مراجعە بکا و مؤسساتەکە ڕۆ بچێتە ناوە مردم ئەفەنی مصطفی بارزانی به یکەوە پشت بەستن بە هەزاران بەڵگەنامەی مێژووی لە ئەرشیفی ئیرانی و عوسمانی بە پشت بەستن بە هزاران بەڵگە کورەش تماشاکە ئینقلاب مردمی وا پێناسەی دەخۆی بێ بەڵگەی دیگەرانی نەگەرەکە بەڵگە ئەو ڕەوایەتە سەوا مردم لە خۆی ئێکا ئەفەنی حاڵیتە تۆ ئیستا گەرەکتە بە بەڵگە سابتی کە هێمە کێین باواو کێوگە خۆت ناتوانی وەسفە باواوکەی بەڵگەکانە دەستگای ئستخباراتە تەنزیمات و قاجاڕیە مەعرەفیانەکە کێوگن تۆ خۆ ناتوانی ئەتوانی ناوەکانیان بخۆیت و بە عینوانە ئسپەرم مقدسە ئەوان پاڕبەیت و دزی بکەیت و کوردبازی بکەیت و من پێشمەرگە بووگم و ناتوانی یەک دێڕ
داقونێکی سەرقونێکی داقونێکی کامەسەم ڕێبازە تۆ وا خۆت نایزانی و ناتوانی پێناسەیکەی پارام و وەڵەتبێگیەشی بڕوات ئەسنادە دیپلۆماتیکە وەزارەتە خارجەی ئێران بێرە بێژێ باوای تورکیە بووگە خۆ ناتوانی وەسفیکەی لەناو ئێمە تۆ نەوتوانی گەرە ناو ئەو مردمەی وا خۆتی پێ منتەسەب ئەەکەی خۆت بکەی بە تاریخ نەوتوانی گە خۆت پێناسەکەی ئەوەتی ئەو خەڵکە ئەو بیری تۆ خەریکی نابود ئەەکەی مەفهومە کورد تۆ ئەو خانەوادە ئیسە تۆ گەرەکتە بڕۆی مێژوو سازی بکەیت و بیکەیتە ئارشیف بێژی فرە قارەمانوگە ئەمە کێژیتی خواڵی ناگرێ و دەستگای دیپلۆماسی وەزارەت خارجەی ئێرانێژیتی تۆ حاڵ خاسە ئەمە ئەحیانەن بۆ ئێمەی کورد کریاگەوانیە لێ پولی نایری باوەڕکە من نەیاڵم تۆ ئەمانە بکەیتە ئارشیف باوەڕکە ئەوەی کردکتە بە ئارشیف ئەگەر 10 ساڵ تەمەنمدا نابێ و یارانمدا نابێت تەڕۆتانەکەم پێدوانە بێوانە خۆت و سەنەد سازیەکەیە ئەنجام دەدرێت کارێکی پیرۆز و گرانبەهای ئەو لە ڕۆژێکی مێژووییدا ڕۆژی 18/6 ڕۆژی پەڕینەوەی یعنی چی کارێکی پیرۆزە یعنی کاری قودسیە ئەمری قودسیە و بە عالەمە ڕۆحبانیەت ڕەبتی هەست چ ڕەبتێکی هەست چۆن ئەمرە قودسی هەروە لە خۆت و پێپیانی کارێکی پیرۆزە ئەم کارە پیرۆزە قورعانیش پیرۆزە دێ قورعان ڕەبتی بە عالەمە ڕۆحبانیەت هەست و ڕەبانیەت هەست چۆن ئەم کاری بەڵگەسازیە ئەسنادە جاسووسیە تەنزیمات و قاجاڕیە کارێکی مقدسە بۆ کی مقدسە چۆن مقدسە کەشفە کامە حقیقەتەکە لە کامە حقیقەت قسەکە بارزانی و هەواڵەکانی لە ڕووباری ئاراس ئەم مەراسیمە لەم ڕۆژەدا کە پێشکەش دەکرێت ئێوە ئەوەنە مناسبەتێکی قارەمانانەتان بۆ خۆتان نەدۆزی گەسەوە وا داپەڕینەکەی ساڵە 91 بابا ئەمریکا بۆتانی کرد گەڕیاگی خۆل داستانت دەرچوونە بۆ ئۆتحاد جەماهیرە شەورویت کردە بە حەماسە بۆ خۆت تا بێ لەم یادە پیرۆزە دەرچوونە پەردە لا بدەی لەسەر ئەم پەرتۆکە زێڕینە ئەوە تاریخە نییە ئەوە تاریخێکی شکۆدارە نییە دەرچوون و تێقوچاندن لە ڕووبارێکە کردگەسە مێژوویەکی گەورە بۆ خۆت تەوەجۆەکەی تۆ چەنێ بێبەزاعەتی دەستخۆشی و سوپاسگوزاری بێ پایانە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە بەم ئەرکە پیرۆزە هەڵساون بەداخەوە مێژووی خەباتی گەلەکەمان لەلایەن دژمنانیەوە شێوێنراوە و هەمیشە چۆن مێژووی خەباتی گەلەکەمان لەلایەن دژمنانیەوە شێوێنراوە دژمنانە گەلەکە کێس ئیستە ئێمە تۆ نایژی کێس وەلێ فکرەکەین دژمنەکە عێراقە ئێرانە تورکیەس و سووریەس وانییە دەی چۆن بۆ ئیسباتی گەورەیە خۆت ڕوویی لە هەمان دوژمن وا پێت وایە کە مێژووەکەی چەواشە کردگە سەنەدە هاورگە مێژووەکە بۆ ڕاستەکاتەوە تۆ ئەزانی خەریکی چێژی چۆن تۆ لە ئەسنادە ئارشیڤە تەنزیمات و دەوڵەتە ئێرانیە یەهودە ئانوسیا ئیسباتە حەقانیەتە خۆت و نەتەوەیبوون خۆت ئەەکەی لێ دوایش ئەدعاکەی ئەوان مێژویان چەواشە نووساگەسەوە دێ ئەگەر ئەوان ئەو مێژویانە چەواشە نووساگەسەوە چۆن ئیستە ئەم سەنەدانەوە تو ئیژی بەڵگەس چەواشە نیە گشتی ساختە نییە کاغەز کارێکی نییە و تا دانیشم تابانی 1 ملیۆن سەنەدە بۆ دروستکەم کارێکی نییە ئەو خەباتە پیرۆزەوە پیشان بدرێت کە خەباتی چەند عشیرەتێکە یان چەند
ئاغای مەسعودە بارزانی، مەسعود مسەفا، من ڕەحبەرایەتیە ئاخێزەکەم، بە سوورەتە پابلیک دیبەیت ئەەکەم، سەدان چونکە تازەیە ئەم شۆڕەشە و ئەم نەزەریە و ئەم ئیدەمە دروست کردگە، ڕەوایەتە کوردیەتم کردگە، ئاخێزنامەم داگە سەدەر و ناوە خۆیشمەم لێ نەداگە، نایشترسم وە مەفتی بڵاوم کردگەسەوە ناوە خەڵکە، دۆس و دژمن چمکەکانە من بەکارەوە، ئەزانی بۆ ناترسم، چون من خاوەنە ئیدەم و لە من ئەقڵێ و من خۆمم پێناسە کردگە و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خۆی پێناسە کردگە، حتا بەیانی تۆ بوەڕی، نۆکەرەکانە بوەڕن، مەوازی سازی بکەی و سەفتەرە دۆلار خەرجکەی چارە من ناکەی، چون چارە ئیدەیە من ناکەی، ئیستە من خۆمم بڵاوە پێداگەت لە ئیدەیەکا بوو، هەتایە لەم تاریخە جاودان بوو. من ئەمرم و چیرۆکە کوردیەت دەم بەدەم هەتا ئەبەدیەت تکرار ئەوێتە و لە سەریدا ئەندێت و زێدە ئەکا بەڵام بەردە بنچینەکەی ئێمە بووین. تۆ چون ئیدەنی پێناسە لە خۆنیە ئیدعاکەی شۆڕشی، ئیستە بە ئەم بەڵگە و بە ئەم کارە پیرۆزە ئەمرە قودسیە سابتی ئەکا ئێوە عەشیرە نەوگن و بە پۆڵ و پاڵە تەجهیز نەکریابن و لە ڕاستای نابودی ئێمە کارتان نەکردە. تۆ خۆ دەزانێ مەقسانە یانی چی؟ پیاگیتیانێ لەو مەملەکەتە باتە ناوت دەمتان، گشتی ماستاوکەرە چون تۆ پوڵ وا لە دەستا، بۆ پوڵەکەی دەسە مەسعود بارزانی ملیارد سروەتە بوێت، بەوە ناژی ئیستە من شەقەتی هەڵەدەم شەق نەخواتەوە، نە لەسەر حب و بوغز، نەک ئەوەی کە بڕۆی خۆت دڵ خۆت خۆشکەی بێژی ئەوە حەسوودیم پێ ئەکات و بردگمەسۆ، ئالەگرا مەسئلەی بەهرە و ئەقڵ و ئیمان و شەرافەتە تۆ هیچ کامیانە نییە، نە تۆ هەسە نە بنە باڵازی، بە هیچ پۆڵێکیش لەم دنیا ناسندێ. من کەرامەت و شەرەفم هەست بە مۆبایلەکەی دەستمەوە زلم پێتان کردگە، وا ئەو شتەی تۆ بە هیچ ملیار دۆلاری ناتوانی بیسێنیت. مەسعود و هیچ علاقەی بە خەباتی نەتەوەییەوە نییە، حتا هەندێ جار وا وەسفکراون کە بە ڕێگر و تاڵانچی و ئەو شوەیە، بەڵام ئەم بەڵگانە هەموو دەسەلمێنن کە خەباتی نەتەوەکەمان خەباتێک بووە لە پێناوی مافی ڕەوایی نەتەوە و خەباتێکی ڕەوا خەباتی نەتەوەکەمان خەباتێک بووە لە پێناوی ئەوەی مەسعودە بارزانی ئەگەر سەوادە نییە بێسەوادی، ئەگەر ئەوانەی دەوروبەرە بێسەوادن بزانە خاس گوێ بگرە، زەمانێک جوزئێک بە شێوە و بەڕواڵەتی کولێک خۆی ئەنوێنێت کە خۆی پێناسە کردوێ و ئەم پێناسە تەعمیم بدرێتە سەرە کولێک. پێناسەی تۆ لە بارزانە چییە؟ تا تۆ بیکەیتە خەباتە نەتەوەی چییە پێناسەکەدا؟ چۆن جزء بارزان لە سوورەتە کول لە کووردا خۆی ئەنوێنێت؟ چۆن جزء بارزان لە سوورەتە کول لە کووردا خۆی ئەنوێنێ؟ ئاغای مەسعود بارزانی، تا تۆ هەروە توڕەهات بیتە دەروبێژی نەتەوەی تۆ ئێشێ ئەم نەتەوە بوونە پاڵی پێت ناوێ ئەم دنیاتە لە یەک داوێت و قبوڵە نەکردوێ. تۆ گەرەکتە مەعامڵەیە بکەی، کەسێ شتێکە پێ بفرۆشی سێودووی دڵاکەی، ئەوە بە چەنە بە چه کەڵکێکم دێ،
لەکوێ دروست کراوە؟ یابانیە، ئەڵمانیە، ئەسڵە، تەزویرە، ساختەیە، نامەوێت چ پێویستێکی هەیە؟ وەڵا گرانە. بۆ ئەوە گرانە تا تۆ مامەڵەکە بکەی یا نەیکەی. دەئیستە تۆ شۆڕژ ئەەکەی ئێشێ بزانی بۆچی ئێشێ هەڵ بچی، بۆچی هەڵەچی، بۆچی شۆڕژ ئەەکەی و هەڵەچی و چیقەچیقەکەی و قەپەگری و جوتا وەشێنی. بۆ ئێشە سێودوی دڵی خۆتە کردووە ئەوە من دەست ئەوەم بۆ ئەم تفەنگی سەرپڕە، ئەوە من دەزەوەم بۆ ئەم بڕنەوە میری تێرمە و ئەدەم لە ئینسانێکی ترەی کوژم. بۆ ئەم کاراکەم. دوژمنە خواس، دوژمنە مەولانە خالدە. هاتکە ناڵێ نان بخۆین، پێناسەکەتان چییە؟ خۆ ناکرێڕوا بێ پێناسە وەکو گاگەل هەروە ڕەمتان کردووی وەکو بوفالۆ. ئێشێ پێناسەتان بوێ نێسە. سوالە مەسە کێ تەچیزی کردن، کێ ئەسڵحی پێدابن، کێ ناوی پێتان داگە، کێ ئەتان خاتە ناو ئەم بازیە؟ ئومێدەوارم زانا و توێژەرانی کورد لە مەودەوە خۆیان ماندوو بکەن، خۆیان بە دوای و بەڵگانەدا بگەڕێن و خۆیان. ئای مەسعود بارزانی، تۆ دیسانەوە ئەگەر ئیدەیە کوردیەتە بوایە ئیستە سواڵە نەئەکرد دوای 30 ساڵ حکوومەتە حەلیم و ملیاردها پارە دەربدەر بگەڕێت و شوێنە میرزا بنویسە استخدامی کەی بۆ تۆ هویەت تعریف کات و وانێسە، بۆ تۆ شناس دروستکا وانێسە. من شۆڕشێکم دروست کردە ئەوەی دوای من تێ، یا لە تەئید من و تەفسیرە نەزەراتە من تێ، یا لە نەقدە نەزەراتە من تێ. نقطەیە دەستپێک منم. ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ. من بە منیەتت لەشینە ئیدە من زۆرمە حاڵیت بوو. مێژووی نەتەوەکەیان بنووسنەوە. مێژووی نەتەوەکان دەفعەیەک یەکێک وەکو بارام و وەڵەتبەیی ناویشی شەرەفخانە. ئێمە لە ناو کووردا شەرەف ناومان نەوگە، ئەشرەفمان بووگە، شەرەفمان نەوگە. کەسێ شەرەفی بوێ ناو لە خۆی نانێ شەرەف. دیارە کاورافرە بێشەرەفوگە. بێشەرەفودینە بدلیسی مێژووی نووساگە وەکو بارام و وەڵەتبەیی. ئێژێ ئەم قەومە کووردە ژن فرە ئەخوازی، ئەوەی پوڵی نییە 4، ئەوەی پوڵی هەست 8. خوا ڕەحمی کردگە ئەم کووردە ئینسانگەلی بێعەقڵێک و غەرەزنێکن لە یەکتری ئەکوژن، ئەنا وەکو کولە دنیایان ئەخواردەون و ئافەتە دنیان نان بۆ کەسنەوە بیخوا. باوەڕکە لە دەستپێکی بێشەرەفدینە و ئەمین زەکی بەگ و سەبری چاپیان کردە لە چاپخانەی بەهاییەکانە قاهرە. هەر ئەوەی وا ڕۆژنامەی کوردستانی چاپ کردو، هەر ئەوەی وا کتێوەکەی ئیبن تەیمیە چاپ کردە، چاپخانەی بەهاییان لە قاهرە. ئەم دەحفە لە تارانە بۆ چاپ کریاگە، ئەنستیتۆ کوردە تاران. ڕێبازی بارزان ڕێبازێکی پیرۆزە، بەداخەوە ئێمەش نەماتوە. ڕێباز یعنی ڕێگەیە تیا باز ئەدەی. ئیستە ئێوە باستان داگە یا داقنیگن، باستان لە کامە پەستایی داگە بۆ کامە دەوران. باز یعنی تۆ جامپۆ کردگە بە ئینگلیسی وانیە، وەیدیش یعنی پەڕیی. پەڕینە بە معنایە جووتبوونە زوانە خۆمان کامانە گەینیتر ئەپەڕی. یعنی تۆ لەم قۆناغە بازە برگەڕیتە ئەم قۆناغە. ئەم قۆناغە چ شکڵیوگە کە تۆ بازە داگە ڕووگیتە ئەو قۆناغە. ئیستە تۆ ڕووگیتە جێگە بازەکەی ئەو ڕێ باز، ئەمە ڕێگەی بازدانە. ئەو بازی بەسەر چیا داگە؟ مەوجودە.
بابەیان ئێوە هەروە زوانێکی سەقەت بەکار ئەوەن بە مەفاهیمێکی سەقەت و معلوم نییە هەنە شوانە هەنە گاوانە هەنە کێز بۆیە تعریفتان بووی نییە ڕێبازی چییە؟ دێ ئەگەر تۆ ڕێبازەکە ئەزانی بۆچی بە شوێنە بەڵگا ئەگەڕیای لە بەڵگەنامەهای دیپلۆماتیکە وەزارەتە دەرەوەی ئێران بۆ دوێ تۆی سواتە ناوی ڕێگە بازەکەیە و خاس ئەیناسیت و جێگە بازەکەی دیارە و کەوشەکانی داکەوتگەل لەگراو دیارە ئەو مشەخەسی بۆ تۆ کردە ڕۆشنکەرەوەی درێژە پێدەرە ڕێگە بازەکەتین دکامە سەخۆ تۆمە دیارە وەیتە ئالیس لە سەرزەمینە عەجایبە تۆ وەرە وەرشکستگیە ئەمانە تەماشاکە وەکو پێویست ئەو ڕێبازە تەسویق بکەین و بدەینە نۆسین بۆ خەڵکی تر ئەو ڕێوازە تەسویحکەین و بدەینە ناسین کاکی برا تۆ خۆت ئێژی من نەمتزانی ئەم ڕێبازە چه شەکلیە داکتەوە بارام و وەڵەتبێگی لە ساڵە 2012 تا ئیستە 2009 تا ئیستە خەریکە بەڵگە سەفتە ئەکا لە ناوە ئارشیڤە ڕۆزنامەگانە مەجلسە ئێرانە و ئارشیڤە دەستگاهە دیپلۆماسیە وەزارەتە خارجە تا ڕێبازەکەی تۆ دەربخە ئیستە تۆ ڕێبازەکە ئەو پێتی وتکە لە ئارشیڤە ئەوە بووگە هاوردگێسی تۆ بەو ڕێبازە بووی بەسەرۆکە حەلی میلیاردنیا گەسەقەی یەکۆ مەردەمە تابینە قاقا فاسد کردگە ئیستە داکتە هاوردگیانە ئیستە ئێژی خەڵک بڕوە ڕێبازەکە بخوێنێتەوە تۆ مەزە نەگو من وەمەزانی تۆ ئەیزانیت عەجەب لەسەر دەستی شێخ عەبدولسەلامی شەهید و شێخ ئەحمەدی برای ئەم ڕێبازە دامەزراوە لەسەر دەستی چییە دووبارە تەریقەتیە بڕۆ ناچیکەن ئەم ڕێبازە کورە کامەسە ئەم ڕێبازە سەوا ئیستە خەریکن بەحسیەکەن لە کتێوەکانە نووسیاگە تۆ نەوزانیگە لە زەمانشی ئەحمەوە ئەم ڕێبازە دروستکریاگەیەوە داقونی گنتیە نازانن ئیستا لەسەر دەستی ئەوانە و دانریاگە و لەسەر بنەمای خوداپەرستی و مرۆڤدۆستی ڕێباز لەسەر بنەمای خوداپەرستی و مرۆڤدۆستی دانریاگە ڕێگە بازەکانە مەوگەسە بێن خوا پەرستون و حەز بکەن بە ئینسان مرۆڤ چمکێکی ئەبستراکتە هەمووی ئینسانەکانە ئەم گۆی زەمینە کە ملیاردها ئینسانن و تەعەیونات و دەرکەوتنە جۆرا و جۆرە متەکەسریان هەست لە بەرزی باڵا و ڕەنگە پێس و چۆنیەتیە شکڵ و قیافەیان و دەنگیان و ڕەنگیان تەعەیوناتە جۆرە جۆریان هەست تۆ چمکێکتێری سادەی ئەەکەیتەوە هەموویان بگرێ لە خۆی پێی ئێژن ئینسان ئەم ئینسانە تعریفەکرێت تا ئەم چمکە گشتگیر بوێت مەسعود بارزانی مەسەڵەن تۆ بێژی ئینسان یعنی ئینسان وەکو ئینسان بە مەسابەهە بەردە ئەمە عالەمگیر ناوێ خەڵک تفرتیەکە ژە غەڵەتەکردن ئینسان نییە وابێت ئەگەر وتە ئینسان بە مەسابەهە بەندەی خوا لەم سەردەمە و لە سەردەمە ئەولەمە ئەوە باتڵ کریاگەس و چون ئینسان بە مەسابەهە بەندەی خوا وەکو بەندەی خوا مەوجودە مکەلەفە مەوجودە حقوقی نییە تەکلیف وا لەسەر شایە خوا پێی وتکە وا بکە و ئەو مەجال لە پرسیاری نییە دەبێ وا بکە پس ئەم چمکە هەمەگیر ناوێ کاورای چینی ئێژێ غەڵەتە کرد کاورای ژاپۆنی ئێژێ غەڵەتە کرد هەڵی بوو ناڕاتە ژێری باری تا تۆ ئەم مرۆڤە بۆی بەکار بووی وەلی لە سەردەمە مۆدێڕنا یا سەردەمە مۆدێڕنا
لجهان كرديا اجي باولول زاتي يقدانه عامیان ماچان باولول دیوانه کێدی وەی تەوردانابوو مەرکەب نەمەیدان گەردوون ڕانابوو زاتی یەکدانەتە کە داناییاتی ئینسان وەکو دانایی ئەمە ئەتوانێت چمکە ئەبستراکتە سادە سازە ئینسان بێت بۆ چون ئەم چمکە ئەتوانێت جیهانگیر و یونیڤەرساڵ بێ و ژاپۆنیەک و چینیەک و مۆغۆلیەک و ئابرجیناڵێکی ئوسترالیاییش بگرێ لە خۆی ئینسان وەکو زاتە خێرەتگەرایە ئەتۆنۆمێک کە ئختیاری هەست ئەمە تەمام ئەم مەوجودەی کە وەکو من بەڵگە گوێ هەست و چاوی هەست و لوتی هەستوەما نەگرێتەوە بعد ئیسە چۆن ئەوان لەسەر ئەساسی خواپەرستی یعنی ئینسان بەمەسابەهێ بەندەی خوداوەند ئینسان دۆسوگن ئەوانە ئینسان دۆست نەوگن ئەوانە بەندەی خوداوەند دۆسوگن لە بەندەی خوداوەند دۆسیشە ئەحیانەن بەندەی مسلمان دۆسوگن لە بەندەی مسلمان دۆسیشە بەندەی نەقشبەندی دۆسوگن ها قادری دۆست نەوگن متوەجێ بووی لە بتڕەحاتەی واوتە حاڵیت بوو چی ئەمانە مۆدەیان دێتە قنی یەکتری چتە قەشەنگێکە پێکەوە ژیان و ژینگە پارێزی و لایەی ئوزن و خیابانەکانە موسکۆ و شەقامەکانە سنت پێترسبورگ و بەڕاستی و پێکێ ئاو پرتەقاڵ ئەمانە گشتی قەشەنگە من گشتیانم هەست حەز بە ئاژەڵەکەم و خۆشم تێ لە هەموو سکشوال و بەڕاستی مافە ژنان و منداڵان و بەڕاستی مافە ژینگە و ئاژەڵ و ئیتە بفرە ئینسانە مهمێکم ناوەڵات تۆ ئینسان خێڕیەکی نەوەڵات تۆ ئینسانە درۆزنێکی وە شوێن کەوتگی پرسیار نەکەری نەوەڵات تۆ پێناسەی ئینسان ناگریتەوە هەڵی بووی سە تەناقوزەکانەوە لەکوێ ئاغای مەسعود وەی بۆ زۆر گەرەکتەوە تەبلیغات ئەها هیچ کەسێ ئەوەنەی تۆ تریبوونی نییە ملیارد خەرجەکەی بووی تۆ ڕاهبەر ناوی تۆ ڕاهبەر تێتا نییە من یەک دانە مۆبایلمەوە بەدەسۆ بزانە چه هەژاندنێکم لێتان کردە و ڕێبازێکیان بوو دەستنیشان کردین کە حتا ماوەی نیشانازی پێوە دەکەین وام ڕێبازە بریتی کورە کاکەیان تۆ ئێژی من ڕێبازەکەم نەئەزانی دام بڕۆن لە ئارشیڤە تەنزیمات و تارانە دەری بێرن ڕێبازێکیان بۆ دەستنیشان کردوین کە ئێمە افتخاری پێکەین شانازی پێکەین بابە تۆ نەوزانی گەڵ ڕێبازە چیە چۆن شانازی پێکەین ئەچە لەوەی کە دین ئەخلاقە ئاخ مەرتیکە چۆن دین ئەخلاقە تۆ ئەم پێناسەتە لەکوێ ئاوەرگە شانازیەکەن بەوەی کە دین ئەخلاقە دین چۆن ئەخلاقە ئەخلاق ئەتوانێ ژێر مەجموعەیەک لە کولیەتە دین وێت دین چۆن ئەخلاقە تۆ زانێ بتوڕەهاتە ئێژیتی یعنی چی دین ئەخلاقە پێناسەی جەدیدەکە ئای مەسعود مسەفا کامە ئەخلاقە ئەخلاق ئەرەستوویە ئەوەی کە عیداڵەت وا لە ناوەڕاست هەرچی شتە ئەخلاقە یوتیلیتاریەنیە فایدەگەراییە ئەخلاقە نەتیجەگەراییە چییە چۆن ئەخلاقە دین دین ئەوەی بۆچی نووساگە گەرێکی وە تڕۆتکە چون تۆ سەوادە نییە هەروە خوێن تۆ دین و نیشتمان لێک جیان ناکرێنەوە چۆن دین و نیشتمان لە یەک جیا ناکرێنەوە قسە مفتە لەکوێ ئاورد چۆن دین و نیشتمان لە یەک جیا ناکرێنەوە دین و دەسەڵات لە یەک جیا ناکرێنەوە دین و نیشتمان چۆن لە یەک جیا ناکرێنەوە منزورە لە نیشتمان کوێز قەڵەمڕۆ ئەستەیتیە وەتەنە کوێز دین و نیشتمان لە یەک جیا ناکرێنەوە دەیخۆ تۆ جارێ لە سرودە ئەحمەقانەکەی ملیتە
نیشتمان ئەرجەحیەتی هەست بەسەر دینە و تۆ دینێکە نییە بێجگە لە نیشتمان دینەمان ئائینەما نانیشتەمام کەس نەڵێ کورد مردووە دێ بڕە سوورەکە بگۆڕەتی ئەڵدریاک دین لە نیشتمان جگە ناکرد سەرم قسەی مفتە لە مرۆڤەتیدا هەمومان برای یەکترین تێکوشان فەرزە لە دژی زۆرداران ئەگەر تۆ نەیژیت منزورە لە مرۆڤ چییە چۆن ئێمە برای یەکترین ئەگەر تۆ منزور دەوەسە ئێمە عەبد و مکەلەفین خەیلی غەڵەتە کرد تۆ هەی من نییە برایشە نییەم برای نۆکەری وامەنەوگە چۆن برای یەکترین لە مرۆڤایەتیە پێناسەیکە تا تەناقوزاتە دەربێت هەروە لە خۆت و لە وەزانی تا هەر کرد بەڵگە گوێیەکی واپێ و لوتێ خڕی واپێ وەکو تۆ بەشەرە بابامانە وەختی چمکە سادەوە کار ئەوەی چونکە سادە ساز وە کارەوەی تعریفی ئێستا جەهان شمول بوێت پاراستنی ژینگە عەدالەتی کۆمەڵایەتی پاراستنی ژینکە عەدالەتی کۆمەڵایەتی ئەمانە لەکوێ فێر بووی یعنی چی ئەمانە پاراستنی ژینگە ئەمە چونکە جەدیدە مۆدە جەدیدەیشی بیکەی تا بێژن حاڵیتە بۆ تۆ چکارەی تۆلید گازە کەربوونەکەی کارخانەکانی یەک لە دوای یەک کورەی زەمینیان کول کردگە چ کاری پاراستنی ژینگە پێکەوە ژیانی ئاینی فراوانکردنی خەبات لە سنووری عەشیرەتیەوە بۆ سنووری نەتەوەیی پێکەوە ژیانی ئاینی فراوانترکردنی خەبات لە سنووری عەشیرەییەوە بۆ سنووری نەتەوەیی ئیستا دەستی چەپەوە دەستی ڕاستە وتی مەیخۆ دووبارە دەی تۆ لە سەرەتاوە ئێژی چووگین بەڵگەنامەمان سەفتە کردگە ئەمە شۆڕشە عەشیرەیی نەوگە شۆڕشە نەتەوەیی وگە ئیستا تۆ گەرەکتە لەم قۆناغە شۆڕشە عەشیرەیی بکەیتە شۆڕشە ملی ئەیسە خۆت بتە عەجەب وەخۆم هەست بە شانۆزیەکی گەورە دەکەم کە قوتابیەکی بچووکی ئەو قوتابخانە گەورەیە کام قوتابخانە گەورە شانازی کام قوتابخانە گەورە کامەسە ئەو قوتابخانە کتێوخانەی چی فەلسەفی تاریخی علمی کام کتێوخانەی ئینسانیەت کتێوخانەی چی ئیستا ئێشێ تۆ لەم کتێوخانەی ئینسانتە یەک تعریف لە ئینسان بکردوێت کتێوخانەی کوردایەتی تۆ ئێشێ لە سەرەتایە کە ناوێنی کتێوخانەی کوردایەتی یەک تعریفی لە کورد کردوێ کورد وەکو کورد یعنی خوێڕی تا تۆ بڕۆی بێژی ئەمە کتێوخانەیە تۆ یەک دێر تعریفی کوردە نییە چۆن کتێوخانەی کوردە هەست تۆ خۆت نازانی ئەو سەلام و ئەحمەد کێس داکتە باران بۆ بنووسێ ئەویش لە ئارشیڤە ئێرانە وە تەنزیماتە با تۆ چۆن شاگردە ئەم کتێوخانەیتە مستشرقی بەریتانی ویگرام لە سەرەتای سەدەی بیستەم هاتووتە ناوچەکە و زۆر کەسی دیوە لەوانە چووتە خزمەتی شێخ عەبدولسەلامی بارزانی مستەشرقە بریتانیایی ویگرام بۆ هاتووەتە ناوچەکە مستەشرقەی تەراتکە تاریخ نویسی بکە هاتکە تۆ واتە بەرە متالعە بتکاتە ئۆبژەیە متالعە و بە گوێرەی خو خصڵەتە تێتا یارگیری بکە بوو ناسێت و بیکا بە گوزارشە کۆمپانیە و ئەستەخدامی کردە. وانە ئێستا چوو بە سەلای
شێئەول سەلام شێئەول سەلامیش وەم مستەشرقە جاسووسە کۆمپانیە قسەیەکەکە تۆ سەیرە ئەمەکە لەو کتێبەدا و باسی دەکات کە لە زۆر باسی زۆر شتیان کردووە بەڵام ئەوەی کە زۆر جێی سەرنجە ئەوەیە کە ئەڵێ داوای لێ کردم ئاسانکاری بوو بکەم بۆ ئەوەی سەردانی لەندەن کات زۆر جێی سرنجە ڕازەکە گوێ بگرن لەمەی کە فرە جێی سرنجە فرە خەیلێ کارە گەورەیەکی کردە تەوەجۆ بکەن لە ناوی ماڵی خۆیان لە بارزان دانەیە جاسووسە بریتانیایی دانیاگە فرە کارە گەورەیەکی کردە وتکێسی ئاسانکاریم بۆ بکە بێمە لەندەن هەڵسم بۆ پێی خۆم بێمە لەندەن ئەو سەلام بێت ئەڵێ کە لێم پرسی یا شێخ تو بوو دێ لەندەن چیشت هەیە دیدەمەوێت لەگەڵ مەلیک جۆرج باسی سەربەخۆیی کوردستان کەم وتی دەمەوێت لەگەڵ مەلیک جۆرج باسە سەربەخۆیی کوردستان کەم یعنی بڕۆی بێژی چیوە مەلک جۆرج تۆ خۆت نەتوانی خۆت سەربەخۆکەی یا شێخ بڕۆیتە ئەو پەڕە دنیا پاشای مەملەکەتێکی 12 ملیۆنی تۆ بکە بە وڵات و تۆ سەر بەخۆ بیت یا شێخە ئیسلام بڕۆیتە باوەشە مەسیحیەت ئەمە بە ئاینیەکەیوە فرە موهیمە یا بە نەتەوەیەکەوە ئیستا بڕایەتە ئەوێ چۆن پێناسەی خۆیە کرد ئەی و فەرقە من چیەتەکە تورک و تەکە عەرەبە چ فەرقێکم هەست نۆکەرێ خاسترێکم خاز نۆکەریتانەکەم توخوا خوایشتان لێکەم خاوەن جەلادەت خاوەن شکۆ فرە موهیمە دێ تۆ خۆت قدرت نییە کەس ناناسی هیچ دیسکۆرسێکە پێ نییە هیچ ئیدەیەکە نییە هیچ نییەی ڕۆیژی چی لە دەربارە فڵانیە وەڵاوەیتە ئەوجە تئۆریسیەن بوونە کاوراس بڕۆمەوە دووە سوال داوای سوالی لێ بکەم وەکۆم قسە مفتانەی ئەمڕۆیەکەم بڕۆین لۆبیگەریکەین لە ئەمریکا لۆبیگەریکەین کورە خوێڕی تۆ ناتوانانی خۆت پێناسەکەی بۆ خوات چوارتان لە دەوری یەکتری ناتوانێت کۆبوێتەوە چوارتان بۆ شخصیەتە ئینسانی خۆی قائل احترام قائل نییە گەرێکی بڕوە لۆبیگەریکە لە ئەمریکا بەشک و مەریەنزە ئەمریکایی بێت ئەو ڕزگار کاتە ئەو قنپانۆکات و بە قەدەر مبەڕیدەیە قنیزل بوێ ئەوە نە بەس بگرێ کورە خوێڕی ئەمە سە ئەوجە کوردایەتیتان بڕۆمە لای مەلک جۆرج بگەمە خزمەتە گەورەیان دەسی ماچکەم بەشک و حکمە سەربەخۆیم پێبا ئەی ناوسکە وەڕێ ئەی تەفلە کەرامەتە بابا ئێوەتەکە کیا قساکەن شێخ عەبدولسەلام زۆر لە پێش زەمانی خۆی بوو چ لە چاکسازیەکانی کە ئەنجامیدا چ لە بیر و بوچوونی چۆن لە پێش زەمانی خۆی بوو بە نسبەتی کێ بە نسبەتە کارل مارکس بە نسبەتە فرێدریک نیچە بە نسبەتە ئێنگەلس بە نسبەتە ڕیکاردۆ بە نسبەتە مۆنتسکیۆ بە نسبەتە ڕۆسۆ بە نسبەتە کێ زۆر پێشتر بوو لە زەمانە خۆی کامە زەمان کامە مەکان بە نسبەتە شێخە بۆگانەکانی دەوروبەری بە نسبەتە کێ زۆر پێشکەوتوتر بوو لە زەمان وا ئاخرین حرەکەتە گەورەیە کە کردی گێسی چفانگێسی و گوێ مستەشرقێکە ئاسانکاریم بۆ بکە بڕۆم بۆ لەندەن دی خۆت بڕایەتەوە پێی خۆ ویزاوە بگرتایە پۆڵە کەشتیەکانەوە بیدەی شێخە مەزن تو سێرا مەحمەقانەکە زۆر پێشکەوتوتر بوو لە زەمان. گرتی
مخترع بوو، مکتشف بوو، دانشمەند بوو، کێ بوو؟ بەنسبەت مەسەلەی نەتەوەیی بەنسبەت مەسەلەی نەتەوەیی دەیکووە ئێستا زۆر پێشکەوتوتر بوو بەنسبەت مەسەلەی نەتەوەیی ئەو پەی برد ئێمە نەتەوەین دابێری لەم شێخەتی هەڵدریاکتە سەفتە دەرمەوردە نەتەوەی کورد قسەی کردوێت کورد کێز دۆسی کێز دوژمنی کێز بۆچی ئێشێ ئێمە قیام کەین بۆچی ئێشێ ئێمە کوردوین بۆچی ئێشێ بمێنین و وەکێ پەلامارمانی داگەن بەنسبەتە نەتەوەیی دێکوایسە ئیستا کارل مارکس بەنسبەتە برونۆ بائێر بەنسبەتە فۆئێرباخ بەنسبەتە تەمامە ئەوانەی وە دەمیان لە ئیدالیزمە ئاڵمانی ئەدا یا دەمیان لە سۆسیالیزم ئەدا بەنسبەتە پرۆدۆن بەنسبەتە باکوونین لە گشتیان سەروگەردەنی وا لەسەرترا گشتیانی هاوڕی بە نووسینە داس کاپیتال نیش تا گەیشتە ئەو ڕۆدەیە کە بیر لەوە بکاتەوە ئاینی یعنی چی کرد یعنی کتاوە ئیقانی هاورد یعنی وەکو سەی حەیدەرە حەیدەری چلتەنی هاورد و دەفتەرە دەروێش نەورۆزە سۆرانی و دەفتەرە جەوزە کرماشانی و دەفتەرە فڵان و فڵانی هاورد ئاینی چی کرد تەفسیری جەدیدە قورعانی کرد معتەکفینە بەر لە ئەو نانە ڕقەیان ئەخوار ئەم تەقلەی لێدا لە ئاسمانەوە چی کرد لە ئاینە کورد بابە ئەمانە حەل لە خۆیان و پیانێ نەڕۆن ئیستا تۆ بێژی حەمەعەلیە باب دینە تازەی هاورد خانشێکی تازەی هاورد دینێکی تازەی هاورد تا لێودا بە هاوڵا ئیقانی هاورد و کولەم بۆ دینێکی تر تا لە دەورانە سەی حەیدەرە حەیدەریە ئاخرین مێخ کوتیا بە تابوتە ئاینە کوردانە و مطلقاً بوو بە قەلەندەربازی چی کرد ئەم شێخە ڕشکنە دەوڵەتێکی فدرالی بینی کورد و ئەرمەن و ئاشووری دامەزرێت هەموو پێناوی ئەم دەوڵەتێکی فدرالی بینی کورد و ئەرمەن و ئاشووردا بمەزرێنن بۆ تەکە ئەرمەن و ئاشوور بۆ لەگرا مەشروعیەتی داگە بە ئەرمەن و ئاشوور بۆ سەرزەمینی کوردانی بەناوە ئەرمەن و ئاشوورێک کە دیار نییە حەق لێدابە بۆ دێخۆ ئەو سەر و بەندە عوسمانیە خلافەت دار و خلافەی ئومەتی ئیسلامیە پەدەر سوختە ئەی بۆ تەکی برایەکانی تریانایکە ئەی بۆ تەکە ئەکسەریەتە تورکا یا ئەقلیەتە تورکانایکە ئەی بۆ تەکە عەرەبانایکە ئەم ئاشووریە سپێونە و ئەرمەنیە سپێونەتانە لەکوێ هاورد ئەگەر خۆتان ئاشووری و ئەرمەنی و یەهودی نیەن بڕۆین داوای دەوڵەت بکەین لە کێ لە تزارە ڕووسیە خۆم هیچ گوێنیم خاڵوێ قارەمانێکم هەز سەرودەمە بڕشەڕە بڕنەوە دەفە سەردانی ڕووسیایە و سەردەمە کرد لەگەڵ ئەندرانیک پاشای ئەرمەنی و مارشەمونی ئاشووری ئێمە وەمان دەزانی کە لە پتلیسی پایتەختی جۆرجیا ئێستا لەوێ نوێنەری قەیسەریان دیوە بەڵام وەزیری دەرەوەی رووسیا لاڤرۆڤ پێشی دو-سێ ساڵ کە هات بۆ هەولێر ئەو بۆی ڕاست کردنەوە گوتی نەخێر قەیسەر خۆی لەوێ بووە وەختە قەیسەر دیوێتی نەخێر قەیسەر خۆی لەوێ بووگە ماتەڵ وگە ئەولسەلام بڕواگەی گەسە حزورە ئەولسەلام کورتی سەیرەم فشە کاورای ئەحمەقەکە کاورا وەختێ مەتنی پێ نییە دانیشی قسەی مفت ئەکاو ئەوە خۆم و چاوی خۆم دی و یا شێخ فڕی حەتا مەریوان هاو کابراوتی بابا وتگمانە شێخ شێخ وتی درۆوە کاوتی شێخ غەڵەتی کرد من ئەزانم
عجب تو بحث النتەوە ئەەکەی و بەحسە شۆڕش ئەەکەی و بەحسە ڕەحبەرێک ئەەکەی لە زەمانەی خۆیان لە ئائیر و لە نەتەوە لە گشت کەسێ پێشکەوتوتر بوو مترێک لە ئاسەواری دنیە دێڕێک لە تەعاریفی دنیە دانیشتی خاترە تعریفەکەیت وەکو ئەم جوولەکانە و ئەو شەوە و خەومدی و بەڕاستی و بابەت هاتە خۆم و وتی ئەو بۆ خورمایە خەیراتم ناکەی و خۆ من پیاە چاکێک بووم و ئەم قسە خوێڕی جوولەکانەتە لەکوێ هاورگە ئەیکەی بە مەبنای سەنەدە تاریخیت ئێمە لە ئارشیفی ئێمەدایە لە گەڕانەوەیاندا وتی ئەمە لە ئارشیڤی ئێمەدایە ئیسا مەسعود مسەفا من هەرچی بکەمە ئارشیڤە خۆم لێو دواوەکو سەنەد استفادەی لە یەکرێ بە عنوانە حەقیقەت ئیستا ئەوەی کە تۆ سەبارەت بە کەرکوو کردکتە بە ئارشیڤ حەقیقەتە ئەوەی جەماعەتە لاهوور یەکێتی کردیان چی حەقیقەتە ئەوەی ساڵی 2003 لە بەغاکردان چی حەقیقەتە هەرچیە تۆ ئارشیڤیەکەی حەقیقەتە هەندێک خاینی کورد خیانەتیان کرد و شێخ عەبدولسەلامیان تەسلیمی عوسمانیەکانیان کرد وەلە ئەم شێخ عەبدولسەلامە ئەندێشەیەکی کوردی نەبوو ئیدەیەکی کوردی نەبوو خەڵکی لە پشتان نەبوو وە پڕەپێ هەڕای کرد تا سەن پترزبورگ چوو بۆ لای قەیسەر هەر هاتۆ دوو کوردی تر کەتبەسیان کرد بردیانە لای خەلیفە تا کوشتیان وتۆ حاڵە خاسە ئەکاورام جوولەکە نییە و مەئمور نییە و خەریکە لەگرا فشی ئەکەن و مەئموریەتیەکانی پێدن بۆچی هەڵەسیەوە تاکو تەنیا خۆی ئەنێ بە موسکۆوە تا لێودا دوو کورد بیگرن و تەحویلی بن دێتۆ هیچ زۆرێکە نییە هیچ قودرەتێکە نییە هیچ مەردمێ نێ لە پشتا هیچ هێزێک نییەی دوو نەفەر ئەوداوە گرت دەربارە تزار بۆ ڕوویی ماتەڵی تزار قەزاقە بۆ بە هەنێرێ تۆ بکاتە دەوڵەت لەبەرەوەی تۆ ملەپان بوێ دێتۆ بۆ ملەپان بوێ بۆ ئەمە وەسە مەردمەیەژی بێ قیام بکەینەوە دەی بڕۆ و تخوا و گەلە کێسی با ماسی بگرێ و قنیشی تەڕنەوێ کاورا کیلۆ گۆشت ئەخوا و فاسۆلیا ئەخوا بابەتی نیم سەعات لە مستەراوە بووگەن ئەچێتە سەری و مەجبورەوێ پیسایی بشۆرێ بەڵام حازر نییە بۆ شکۆ و جەلادەت و گەورەیە خۆی تەکان بە لە بەردەیی دەربێت ئەو ئازارم پێکا و چۆن ئازارم پێ ناگا دێتۆ فاسۆلیا و وڵمە گۆشتە خۆی سەعاتی بۆی کەسافە دەڕواوە سەرتا لە توالەتە تەحملی ئەەکەی چۆن حازر نییەی بۆ شکۆ گەورەیە خۆت قیام بکەی و تاوانەکەیشی بەی و تاوانەکەیش بە دیگەران تەحمیلکەی وایە تەکوێ ئەم دنیا بۆ ئیشێ کاورا سەربازە ڕووس بە هەنێرێ تۆ ئازاد کاتۆ بی تۆ پادشا بۆ گەن پادشا خۆ دەوی تۆ پادشا تۆ چیت کرد وەڵام من چوومە لای قەیسەر وتم بماکەوە پادشا فرەکار مهمێکم کرد تزارە ڕووسیە کەس نەو بیوێنێت ئەمە دار و دەستگای نەو بێژن تۆ کێ هەناد وەڵام من خۆم هاتکەم من فڵانە کەسمۆی تۆ من ناناسی تەوێڵەس هەروە سەرە خەیتە خوارەوە ڕۆیت دەربارە گشت کەسێ ساڵی 1914 لە مووسڵ ئەعدام کرا و شەهید کرا بۆ پرۆژەیە سەری نەگرت چونکە جەنگی جیهانی یەکەم بەسەردەهات شۆڕشی ئۆکتۆبەر بەسەردەهات نەفیرعامی ئەرمەنیەکان بەسەردەهات تر وەزعەکە هەمووی گۆڕا بەڵام شێخ ئەحمەد ئەو پرۆژە سەری نەگرت نەفیعام هاتە بەر و قەتڵامە ئەرمەنیەکان هاتە بەر و شۆڕشە ئۆکتۆبر تزار قەوڵی پێدا بوو کورە کاول بەڵگەنامەی بالفۆرە
سەر ڕۆشچایلدە ئادەی بەڵگەنامەکەی باڵفۆرتان دەرخەندەی ئیستاتکی تۆ لە تاریخە سەر ڕۆشچایلد کۆپیت کردگە بۆ ئەو سەلامە جوولەکە لە جوولەکەیەکی ترۆ کووە ئەو بەڵگەنامە کووە ئەعلامی باڵفۆرتان کووە ئیستا تۆ ناوی بنێ ئەعلامیەی قەیسەر سەری نەگرت و خواهڵی ناگری و 1970 دروست بوو چوو گرتی ئەم پێژن تاریخ سازی حاڵیتانە قسەی مفتکردن برۆی جێگەی گرتەوە و نەیهێشت هیچ کەلێنێک دروست ببی هیچ فەراغێک دروست ببی کەلێن و فەلاغ لە چیا دروست بێ شێ ئەحمەد جێگەی گرتو جێگەی چی گرتو شێخێتی گرتو ئەو شێخ و ئەم شێخ و مریدەکان سەرگەردان نەون و خواهڵی نەگری و چلای خانەقا تەعتیل نەوی و وڵمە گۆشتەکان نەوە جێگەی گرتو کەلێن و بۆشایی دروست نەوە جێگەی چی گرتو ئەویشەوەی توانی ئەنجامیدا و باشترین پەیوەندیان هەبووە لەگەڵ سەرکردەکانی تری کوردستان لەگەڵ شێخ سەعیدی پیران لەگەڵ شێخ مەحموودی حەفید لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی تر دێ ئەم گشتە سەرکردەیەوە دەور و بەرەوە بوو ئەم بنکردە چۆن خۆی گەیاندە قەیسەر داوای کرم کات و پادشا ئێژێ کاورایە حەسادەتی ئەکرد و ئیمام جومعەی لادێ چوو بووە لای مەڵا قارە قاری لە پاوە داوای لێ کردو وتی من کردو ئیمام جومعەی فڵانە ئاواگی وتی و کاکە بوو بتکەم ئیمام جومعەکە پیا خاسێکە خەڵک گەرەکیانە ئاخری هەر ئیسراری کردو مەڵا قارنەی کردووە ئیمام جومعە وتی و دەی بم کەرە مەعاونە ئیمام جومعە ئێوە پێژن برێکار یا بڕیارکار نازانم چی مەعاون ئەوتی کاکە تا ئێسێمە مەقامە مەعاونە ئیمام جومعەمان نەدیگە ئیستا شێخ سەعیدە پیران بوو شێخ مەحموودی حەفید بوو ئەو سەلام لە گشتیان زرنگتر و پەلە پەترۆ خۆی گەیاندووە قەیسەرە ڕووسیە ئەو بکات و پادشا ما بەقیە بێنە ژێرە دەسی شێخ ئەحمەدی بارزانی زاهدێک بوو لەم دنیادا و ئەوانەی کە شێخ ئەحمەد بارزانی زاهدێک بوو لەم دنیا زاهد دەزانی یعنی چی یعنی دەسی لە دنیای مادی شۆردەگە یعنی وا لە ناو وادیە عشق و سەیر و سلووکا و گەیشتنە بە مەعشوق ئومورات دنیەوی بۆ ئەو ئەسڵەن مهم نییە دەی چۆن ئەو هەم زاهیدە هەم زۆرۆ و بڕوسلیە چۆن دەی یا زاهیدە یا شۆڕژگێڕە کامیانە زاهد شۆڕژگێڕە لە مەعبەدە شاولینا گەورە بووگە زاهد تعریفێکی تری هەز لایەوە تو سەرەوە خەسیسەکە زاهدێکی گەورە بە خزمەتی گەیشتە بوون ئەوان دەزانن کە چەند گەورە بوو حتا وەفاتیشی کرد دەست بە خزمەتی گەیشتوون ئەزانن چەند گەورە و چەندێک گەورە و 3 متر باڵای و گالیور و لە سەرزەمینە کوتولەکانە تەقلەی لێدا بە ئاسمانە لە کوناگوێوە ئەشرەفیدا ئاباری وەکو یارۆ کاولەکە بوو بابەی ئەم نەهرۆ کەس نەزانیە ئەیوت بە جێگەیە کا ڕۆشت بوو باوکم پێیوتین لە بن ئەو بەردە بڕۆن هەڵ بدەن و هەڵمانداوە چی ئەشرەفی تێتە دەرۆ ئەرێ ئەشرەفی هاتە دەرۆ لە بنە زەوی چۆن زانیان گەورەس خۆم مردمە سەوادی نییە و ئەقلی نییە و ناتوانێ پەی بەکون هەکەلام بوات چاوی سەری یەشێ بوێنێکی ساحر و شعبە دەباز و تەقلەی لێدا
معلق لە ئاسمانگە ئەوێسیە دەستی ئەکردە بنی باڵی دەریە هاورد وەکو گوڵۆپی 2000 ئەدرەوشیوە لە پارە نەدا دەستی لە پارە نەدا فرە گەورەوکە بۆیە تۆ دەقیقەن هەڵگری هەمان ڕێبازی نە باوکە نە نەوەکانی نە تۆ دەستان لە پارە ناداگە خۆ هەڵی ناگری ڕقەمەوە نە ڕقەمەی گۆڕن ئانلاین بانکینگەکەن گشتان دەست نادەرەوە پارە جزدانتان نییە هیچ کامتان تۆ ناژی ئێمە قوتابیە و ڕێبازەی نەیتر گەورەترین حرەکەتە ماغاوە گەسە دەستی وە پۆڵ نەداگە 12 ساڵ قەید و زنجیر بەدەست بێ لە حەبسی بەسڕا و بەغدا چەند داوایان لێکرد نوری سعید بەریتانیەکان وەوەی نامەیەک بنووسی داوای عەفو فەرمووی من داوای عەفو لە خوا دەکەم هیچم نەکردم داوای عەفو لێوە لە زیندان دەمایەوە تا شوڕشی چواردەی تەموز فەرمووی من داوای عەفو لە خوا ئەکەم هیچم نەکردووە دێگەر هیچ نەکردگە بۆ وایتە زیندان هیچم نەکردووە یعنی بەرخەلافی قانون عمەڵم نەکردگە بەرخەلافی قانونێک کە مەوجودیەتی ئەم ئیمپراتۆریەتەی دروست کردگە هیچ کارە خەلافێکم نەکردگە ئەم ببەخشن ئەم عێراقی دروست کردگە مجرم نییە هیچم نەکردووە مەشیە بیوتایە ئەوەی کردوومە بە گوێرەی وەزیفەی ئینسانی وە کوردیم کردووە ئەوەی کردوومە ئینسان بوون و وەزیفەی ئینسان بوونمە و یاسا و قانون ئەمانە بە ڕەسمیەت ناناسم هیچم نەکردووە ئەمەسە گەورەیەکەی چۆن هیچی نەکرد گەوایتە زیندانە لە 20 تەموزی 58 لە زیندان هاتە دەری من منداڵ بووم وەختەوەم لە بیرمە کە ئێمە چوین بۆ ئیستیقبال مەلا مستەفا پێشمەرگەی ئەو ڕێبازەیە مەلا مستەفا قوتابی ئەوانە پێشمەرگەی کامە ڕێبازە مەلا مستەفا 12 ساڵ دەستی بە کۆت و زەنجیر بوو مەلا مستەفا وتی من هیچم نەکردووە لەخوا داوای تەوبە ئەکەم مەلا مستەفا دەستی نەدا بە پارەوە یەک نمونە ئیسا پژمان ئێژەیە 1 ملیۆن تمەن پوڵم بۆ برد لە ناوی کاغەزێکە دەستی برد بەستەی ئەسکەناسی داوە دەسمەوە وتم نەمگەرە کە دەسە خۆشوێ وتی نا هەڵیگرە ئەوە سەر ناوی یوتیوباس توێژی دەستی نەداگەوە پارەوە قوتابی و ڕێبازە و بەسە ئەویش هەموو ژیانی خۆی تەرخان کرد و خزمەتی نەتەوەکەی خزمەتە نەتەوەکردن چ شکلیە من ئەزانم خزمەتە ئەسب چ شکلیە قەشەوی ئەکەن و ئەی شۆرن و کاویۆنجە ئەکەنە بەری و شانەی ئەکەن و یاڵۆکەی و قەیچی ئەکەن و پێش خزمەتە ئەسپەکەن و ناڵی ئەکەن و خزمەتە نەتەوەکردن چ شکلیە چۆنە خزمەتە نەتەوەکردن مؤلفەکانی بێژە دەتۆ نەتەوەیەکە پێناسە دەکرگەیمە لە کێوە بزانین چۆن خزمەتی پێەکەی ئەمە خزمەتە یا خیانەتە بەڕاستی هەر ئەو مەسیرەی کە چۆن لە ئارەس پەڕینەوە 53 ڕۆژ بەڕێگەوە لە چەند جار تووشی شەڕ بوون ئەمە بۆ خۆی قارەمانیەتێکی بێوێنەیە بۆ خۆی و بۆ هەواڵەکانی و ئێستا یەکێک لەو هەواڵانەیە کە هەمویان 6 کەسیان ماون یەکێکیان بە نوێنەری ئەوان کازم شانەدەری لێرەیە سپاس و ڕێزم هەیە بووە و یەکێکی تریش لەو کەسانەی کە زۆر نزیک بووە لە جەنابی شێرەحمەد و جێ اعتیمادی بووە مقداد بارزانی ئەویش لێرە دیسان بەخێر و
با ڕێز و سڵاوی بێپایانم بوو برای خوشەویستم و برای گەورم کاک محسن کە نزیکترین کەسی مەدەستەوا بوو ئەویش ئێمەی سەرفیراز کرد دوایین دەدەرە شعری پیرەمێرد زۆر بەرزە و وەسفی ئەو داستانە دەکات بەڵام نازانم حافظی شێرازی چه پەیوەندیەکی هەبووە بە ڕووباری ئاراسەوە پەیوەندیەکەی ئەوەسە وا تۆ بێژی حافظ شیرازی شاعرێکی زۆر گەورەیە لە خۆی و حرەکەتە سەخیفانەی ئێوە گەورەیەکا و نیشانەدا تۆ حافزە نەناسی و پیای مهمێکی تو ئەتوانی شعرەکەشی لەبەر بخوێنی تۆ هیچ پەیوەندیەکی نییە ئەو باسە مەعشوق و یارەکە تۆ ئیسە بابەت مەعشوق و یارتە بۆچی خوێنێ شێرە بێ مناسبەتە دەڵێ ئەی سەبا گەر بگذەری بەر ساحلی ڕوودێ ئەرەس بوسە زەن بەر ئان وادی و مشکین کن نەفەس دێبوو گەرەکتە بوسە بزەنە بەر ساحلی وادی ئەرەس بڕۆ ئەوەنە بوسە بزەن بەر بلە تا گیانە دەرتی ئێژن دائیمەن لە بلە هاتکە و چووگە ئێتە بۆ گەرەکتە بوسە بزەنی بەر ساحلی ئەرەس قەدەمگاهە مقدسە مەلا مسەفاس بەڕێزان بارزان لە ساڵی 1892 و یەکەم جار سوتێنڕا لە سەردەستی سوپای عوسمانی و تا ڕووخانی ڕژێمی بەعز 16 جار بارزان و ناوچەی بارزان وێران کراوە و سوتێنڕاوە چه بەدەستی سوپای ئەو دەوڵەتانە چه بەدەستی جۆش و نوکەرانی ئەوە بەڵام هەموو جاریش تەحەدا کراوە ئاوادان کراوەتەوە هەموو جار لە جاری پێشوو باشتر ئەو خۆڕاگیریە بە ئەوی چەک نەبوو چونکە هەمووی چەکی کۆن و بێئیمکانیات و بەڵام چەکی ئەو خۆڕاگریە بەهۆی چەکۆ نەبووە چون هەمووی چەک و کۆن و بێئیمکانیات ئێوە سەردەمی داعشی شەتان و چەکمان بەنێ داعش خواردمانی پێشکەوتوترین چەکی هەست ئێمەش ئەوەی عەکس دیمان لە داعش کڵاشینکۆفی بوو بابەجیان کاول 1890 سەردەمت تفەنگە کەڵ گەلەنگەدەنی و بڕنەوە درێژە تێخۆ سەردەمە مسلسلە M45 نییە مەسەڵەن 20,000 فیشە بتەقێنن لە دەقیقا کشتی بڕناوی بووگە یەک گولە سەردەمە چی بووگە هاوپەمای جێتوگە F35 بووگە سەردەمە چی بووگە سەردەمە چەکە کۆنوگە ئیستە تۆ لە ساڵە 2022 سیاگی هەواپەیمای F35 و فڕۆکەی بێفڕۆکەوان ئەوێنەیەکی وەڵا شێ عەبدولسەلام نەیبوو هەواپەیمای بێفڕۆکەوان دەی دار و خەلافەکەی تەنزیماتیش نەیبوو دەی قەیسەرە ئاڵمانیش نەیبوو دەی تزارە ڕووسیایش نەیبوو گشتی بڕنەوی بوو کەسیش دەبابەینەوە زۆر بەهێز ئەویش ئەو بیر و باوەڕ و ئەو عەقیدەیە بوو کە بەوە شەڕەکەکەوە شتێکی زۆر پیرۆز بیر و باوەڕ و عەقیدە مەرتیکە سوحتایسە ئێمە شەڕتان لەسەرەکەنیژین بیر و باوەڕ و عەقیدەکەتان چیوگە ئەوەڵەن بیر و باوەڕ بیر تەکە باوەڕا فەرقەکە قەرار نییە هەرچیە کە تۆ باوەڕی پێ ئەەکەی حەقیقەت بێ تۆ باوەڕە پێی کردگە خۆم باوەڕم پێ نییە حەقیقەت شتێکە کە بۆ گشت کەسی وا ئەنوێنیت لەذا ئێمە دەستگاهە حەقیقەت یابی جۆرا و جۆرمان هەست ئەم بیر و باوەڕ و حەقیقەتە چی و شەڕی ئەکرد چی و تەناسوباتە سەبەبی و خوێنی بوو کە هەمان نسبەتە عەشایریە
ومنافع عشيرية. إيمان طريقتية بالشيخ طريقة أو إيمانسة دي إما تشربتكي بنتواس دنا أم باور أقيديتو لحشك سفتنك يا بنات كسدر وتابزاني چه بكردايتي چيه سرزمين كويس إنسان كرد كيس دجمن إنسان كرد كيس إيمانيان بو بچي تو ادعاك مشورشي نتوايتي وقا تو ادعاك يجي بلغم سفتكرده ليودا يجي بيرو باور و إيمانيان وشرية كرد چك نبو دي اگر إيمان بو چون ئاش بەتاڵتان کرد وەختی تۆپخانەکانە هەمە ڕزای پەهلەویتر کاری نەکرد وەختی قەراردادی جەزائیریان بەست و ئەرتەشە شایی تر فیشەکی نەدادێ مەگەرەوە بە ئیمان شەڕ ناکەن وەختی تر پوڵی پێدان نەدا وەختێکی چوونە ئەودی و بەڕناوەکانیان سەند و لێتاندانەی 200 من چۆن لەوێ ئیمانەکە کاری نەیەکرد چۆن شۆڕشە ئەیلولەکەتان بە 1 ملیۆن تمەن دەسی پێ کرد و 1 ملیۆن فیشەک و 100,000 قەبزە ئەسڵحەیی بڕنەوە دەی ئەگەر ئیمانەکە بوایە ڕاست ئەەکەی بەردەوام ئەبوو حەج مهم نییە فیشەک نایەت و تۆپخانەی ئەرتەشە شاهەنشاهی نییە و موساتە ئیسرائیل نییە لە ئەگرا و تەواو بوو خواری ناگرێ و نابودمانە کرد ئایتە دەمیشیانە درۆکەی ئەوە بێ ئیمانی بۆ ئاش بەتاڵتان کرد لسال 1931 بنا حق دو فوجێکی جیشی عێراقی و فوجێکی جیشی بەریتانی پەلاماری بارزانیان دا و داوایان کرد جناب باز لە خۆت و قسە ئەفڕەدا حەق چییە ناحەق چییە تا ئێستا ئێمە بزانین ئەمە حەقوگە یان ناحەقوگە حەق چییە ناحەق چییە بە ناحەق یعنی بە حەق توانێ پەلامار بە ئیسە تۆ زرێبانی ئەخەیتە ڕێتەپەیتە من لەسەر خەڵکی ئایان کوژی ئێژی حەقە تۆ حەق تعریفەکەیت و ناحەقەکەیش تۆ تعریفیەکەیت و لەگرا خۆ هەروان ناکرێت و تۆ ڕەهات بێژی تۆ ئێشێ پێوانەی لە حەق و ناحەق داوێتە دەستەوە تا ئێمە بە عینوانی نازر لەسەرەوە بن وارد بێژینە شۆبی لە ڕازەکەی ناحەق بوو بۆ گەرەکتە ئەم خەڵکە گیرۆدەی ئەحساساتکەی یەک کابرای دموکراتی و قسەی فرەخۆش و ئەبووی کەریمی ناوە و سەردەمە خۆی چریک فەدایی ئەوێ لە مەریوانە وە شۆخی ئەیوەت هاتن وە پێم وەتن بەوە ناو شوڕشە گەڵە کورد موەتم با بزانمی گەڵە چه شکڵیە چ جووریە خوای جوورە نیەوت شێخ خۆی تەسلیم کرد شێخ ڕابزی کرد و شەڕەکە کرد شەڕ کرا و هەردوو فەوجەکەش کرد دوای ئەوە هێزی ئاسمانی بەریتانی کەوتە بمبارانکردنی دێهاتەکان و بە تەرکیز زیاتر لەسەر خودی گوندی بارزان بۆ یەکەم جار بوو کە بۆمبای تەوقیت فڕێ بدرێت دوسێ بۆمبای تەوقیتیان لە گوندی بارزاندا خەڵکەکە ئەو سەردەمە زۆریان نەیان دەزانی فڕۆکە چیە تا بزانن بۆمبای تەوقیت چیە ژن و منداڵان زۆر لە دەوری بۆمبارەکان کوو ببوونەوە جارێک نیوەی شەو تقریبا جیلێکی منداڵ ئیبادە بوون نمونەیەکی تر من بوتان بینم کە لەسەر ئەو تربیەتەی بارزانیەکان لەسەری تربیەت کران لەسەر دەستی ئەو مەزرانە شەڕەکە بەردەوام بوو تا ساڵی 32 خەری مەجبور بوون بڕۆن بۆ تورکیا شوانێکیان گرت لە نزیک گوندی بارزان هینایان بوو لای هەردوو ئەمر فەوجە هەردوو زاڵتێکی بەریتانی بوو یەکێکی عەرەب لیان پرسی شێخ لەکوێیە گوتی پێتان ناڵێم گوتی باش ئەزانی لەکوێیە گوتی ئازانم باشە چۆن پێمان ناڵێ گوتی خیانەتە من خیانەت ناکەم پێتان ناڵێم
تم بڵێ نازانم بۆ ئەوەی ئەزنت بدەین وتی وەڵی من درو ناکەم نازانم بەڵام پێدا ناڵێ وتی وەڵی مادەمەندە پێوە بڕ حافیزت دێ ئەمە نیشان ئەدات ئامر فەوجە ئینگلیسی و ئامر فەوجە عەرەب پیای خاسیەک و بن خۆ ئەمە قارەمانەتی شوانەکە نیشان نادا شوانەکە ئینسان دوگمێک وگە ئینسانە دوگمێک وگە ئینسانە دوگمێکی سەرسەپوردەیە بە شێخ وگە ئەمە ئەوان وگن مەردانێکی لەلایەنە وەفا لە نایەنە بەهای بووگە وتیانە ئینسانێک کە وەفایی هەست مەردانێکی هەست ئازادی کەیندی خۆمە فەزڵە کاورای شوان نییە ئەمە فەزڵە کاورای ئینگلیسیە ئەمە فەزڵە کاورای عەرەبە ئاغای مەسعودە بارزانی هایتە نازانی خاترێش تعریف بکەیت و دەیخۆ بە ئەمە ئینگلیسیەکان و عەرەبەکانە بەرزەوە کردەوە ئەمە نیشانەدا ئینگلیسیەکان هەر کە پیاگ وایە و وەفای بوایە و مەرد وایە ڕێزیانە گرت دیارە ئەو سەلام نە پیاگ وگە نە مەرد وگە نە ڕێزی بووگە نە وەفای بووگە بۆیە ڕێزیان لێکرد وانییە چرۆگێکی تر هەیە ڕەنگە زۆر کەس بپێری بوو بۆرزانیەکان جەمەدانی سوورە بەستن بۆ حەزەکەم هەرچەندە وەختان دەگرم بەڵام ئەوەشتان بۆ ڕوونکەمەوە لەو سەردەمەدا ساڵی 31-32 دوای ئەوەی کە بۆرزانیەکان هیجرەتیان کرد ڕۆیشتن بۆ تورکیا بەڵام ئەوەی وڵاخی هەبووە توانی بڕوە ئەوەی نەبوو مایەوە لە منطقە ئەحکامی عورفیان ئیعلان کرد طبعا ئەو وەختە مشکی هەبووە لە هەموو کوردستان سێ ڕێک بووە خەمری سەوز و ڕەش لە بۆرزانیش وەکو هەموو ناوچەیەکی تری کوردستان بە پێی زەوقی خۆیان هەر کەسێک سەڕەنگێکی ویستە بۆ ئەوەی دەبەست پاشان جەمەدانی هاتە بازار جەنابی شێخ ئەحمەد جەمەدانی سووری بەست لە خۆشەویستی ئەو هەموو بریدەکانی بازرگانی جەمەدانی سووریان مەسعود مسەفام ئامنێژم ئێوە کارمەندان نظامە سوڵتەن ئەها من لە ئاخێزنامە بەجێ ئەوەی کە تڕەهات و تڕەهاتە ئێوە تکرار بکرێتەوە و ئەو تاریخی یەهود نوویسە تکرار بکرێت و تاریخە کۆنکرێتە چۆنیەتیە تەوسع پەیداکردن و گەورەبوونە بازاڕە جیهانی باس ئەەکەم ئالەوێ نەقشە تەکایا و خانەقات دەوڵەکان و پاشاکان بەحسەکەم ئالەوێ باسە ئەوەڵین کەسانێکەکەم کە بەهرەکەشیان لێ ئەکەن و بە غوڵامی ئەیانگرن لەسەر دەستکای تەکیە و خانەقا لەوێ باسە هوجومە کالا ئەکەم بە سەرزەمینە کوردەوار چای توتون قاوە شەکەر تریاک مارکس ئێژێ سەرمایەداری بە تەولیدە ئەنبوو پێشەوەران لە کار ئەخات هەڵیان نەشکێنێت شێ ئەحمەدە بارزان شێ ئەحمە غەڵەتی کردە کە توە لە ساڵ 1931 تەرزە پوششە مەردەمە کوردی گۆڕا گشتی کڵاو دەسماڵیە کردە سەری کالایەکی منتەقەیی بوو و عیدەیەک مەشغوڵە بافتنە ئەمە بوون تۆ هاتی قوماشە لەنکەشایەرە هاورد بەستت بەسەر تۆ وەکو شێخێکی دینی تا موریدە ئەحمەقەکانە پرسیار نەکەن و بیوەسنە سەریان کارخانەیە پارچە بافیە لەنکەشایر بە ملیۆن متر پارچە بفرۆچێت و تەولیدە کڵاو دەسماڵ متەوەقف بکەی شێ ئەحمەد قەڵەتی کرد حەزی بوو لە جامانەی سوور کاول وا ئیستە دموکرات و کۆمەڵە و پەکەکەوت و جامانەی ئینگلیسی هاوەر ڕەمزە یەهودیەتان کردگە بە ڕەمزە کوردبوون وەکو شتێ کورد مەوجودە تەبیعیەکە نیشانەی پێناسەکردنی جامانە سوونە و حەڵقونکەس و نەو ئەنان خواردنیسی
چون موجود تەبیعیەکە. ئاها چیقە جامانەتانە کرد هەر خوێ ڕێیەکی تو لە حیزبی ئەگرت ئەیو ئەمە سمبولمە ئیسە دەرکەوت لە ساڵ 1930 چەرچیل مەمنوعی کردگە و ئاغایەژێت. تۆش کارمەند و سلبریتی وەکو ئەم فوتباڵیستانە وە کەوشە نایک ئەکەنە پێیان وە بەلاش تا خەڵک بڕوان نایک بسێنێ. بۆ خۆی مردمتان گۆڕی کالاکەتان گۆڕاوە بەم کالا لە سەرمایەداری خۆ بە کالا هات. قماشە هەرزانبایی تا ئێستا بەمە فکرە نەکردووە و نەدەزانی ئاخێزنامە ئەمانەی بەس باس کردگە نەقش و ڕۆڵە ئێوە باس ئەکا چەکارن ئێوە هەرچی سفارەشی یەهودیە کردکتانە سەناوە پاچەی ئەم کوردە بە عنوانە سەمبولە کورد. چۆن جواب نایتۆ غەڵەتی کرد ئەحمەدی بارزانی چوو پارچەی ئینگلیسی بافی هاورد بە سای لەسەری. خێری غەڵەتی کرد. ئەی بۆ کڵاو قوچی نەخستە سەری؟ بۆ هەر پارچەی بەستە سەری؟ یەکێک لە مەوەدی ئەحکامی عورفی کە ئەلان کرا جەمەدانی سوور مەمنوعە و هەر کەسی ببەستی تا حەدی ئەعدام ئەبی سزا بدرێ. ڕۆژێک مەفرەجەیەکی پۆلیس لە نێزیک گوندی بازان مێربنداڵێک دەبینن کە جەمەدانی سووری بەستووە بەو جەمەدانیە دەیخەنکێنن و لاشەکەشی ڕادەکێشن بوو بلێ کە ئەوێ مەرکەزی حکوومەت بووی مەقامیات بوو. دوای ڕووداوە ژن و منداڵ هەموو پەلاماری مەخفەری حکوومەت ئەدەن لێیان بەڕەشاش و بەتوێن زۆر بریندار بوون. ڕۆژی پاشتر 12 پیا و ماقولی منطقەی بارزانیان هینا لەبەر چاوی هەموو خەڵکێکی ئەعدامیان کرد. ئیتر لەو سەردەمەوە بوو بە ئەوەی ڕەمزی تەحەدی ئەوەی کە جەمەدانی سوور لە کامە سەردەمەوە بوو بە ڕەمزی تەحەدی؟ بەس یعنی تەسلیمی دژمن بووە. ئەمە دەستگای شەهید سازیە. ئەمانە وەختی گەرەکیان لە شتێک بکەنە پاچەتۆ بەهای خوێنی بۆ ئەسێنن. دانێ مێرمنداڵیان کوشت هاتن لە بلە خەڵکیاندا بەرە ڕەشاش ڕۆژە بەعدی 12 نەفەریان کوشت. لەوە بەبعد پەڕۆی سوور بۆ ڕەمزە تەسلیم نەبوون. خێلی قەڵەتە کرد. ئەمە سە پیاگزاتی نییە دەمکاتۆ لەم سەرزەمینە ئێسک و پرووسکە ئەدێ تێرن بە عینوانە شەهید فڕێدەنە بەردەممان یا جاشی یا ئیشەبی بوویت و دموکرات. بۆ وەڵاوە پیاگی لەسەر کوژیاگە دموکرات یا جاشی یاشی بوویت و کۆمەڵە. بۆ وەڵاوە خوێنی لەسەر دریاگە یا جامانەی سوور ئەوەسی یا جاشی تەسلیم بووگی. بۆ وەڵاوە لە بلە و بارزان 12 نەفەر ئێدام کریاگە. تو سەیرە ئەم منتەقەکە بزانن یەهودی چۆن کارەکە لەسەر ئێمە. ئەمە دەستگای شەهید سازیە کەس متوەجه بوون؟ ئیتر تەواو ڕەمزە 12 نەفەری لەسەر کوژیاگە 12 نەفەر لەسەر پەڕۆی سوور کوژیاگە تەواو خواڕی ناگرێ یا پەڕۆی سوور ئەوەسی یا تەسلیم بووگی. کوردە ناموسیە کەوتکیتە ناویتەوە. بۆ منێشێ پەڕۆی سوور بوەسم تەواو خەڵکی لەسەر کوژیاگە. احترامان بگرە مردگین بۆ پەڕۆی سوور. خیلی قەڵەتە کرد مردی بۆ پەڕۆی سوور. خیلی بێجا کرد وەجێ ئەمەی پەڕۆی سوور بوەسیتە سەری قمە بدایەتە زەوی تۆزێ بتخوێندایەتەوە ئەقڵە بووایە نەغدە کردایە و ئیدە و بەهاوردایە پێویستی نەکرد عینادیە خۆت بە بەستنە پەڕۆی سوور دەرخەی. پێویستی نەکرد. ئاهای منە پەڕۆ ئەوەسین و نەجستە ئەحمەقانە ئەگرین و نەغدین زوانە نەغدین زریکەتان لێ هەڵسیاگە. متوەجێون تۆ بەجێ ئەمەی کە شەڕ ئیدەت بکردایە لە ئەوەڵە و
هەنێ لەشە هەناردگە بەها باخۆی بکوژێ فەقەت گیانی هەزوانی نییە قسەکە فەقەت گیانی هەز بیان کەیت و هەزینەی گیانی لێدا بماخەیتە ناوە مەحزوراتە ئەخلاقی و نەتوانین و قەومانە و ئامۆزارمانە و برامانە و چی بکەین و کوژیاگە و ئەربێژی نەیفەهمی خۆ عیبە تۆهینە و فامی وەڵا ژیریش و کوڕەخاسەیش و دەی چی بکەین و تازە بووگەوە ڕیش و ڕیش بوو گەسە ڕوو شێ شانەی بۆ هەڵگری نەکاکە من بۆم ڕێگا ڕوم خۆ من ئینسانم فەرقی ئینسان تەکە حیوان ئەمەسە حیوان یەک دەحفە ئشتبا بکە لە ناوەچێ ئینسان دەفعەی ئشتبای کرد جاری دووەم سەحیحیە کاتەوە بە ئشتباکەیە ناڕواتەوە ئەحمەد دەستگای شەهید سازی و حاڵیتان بوو بۆ جامانەی سوورەوەسی وەڵاوە 12 نەفەری بۆ کوژیاگە هەر کەسێ جامانەی سوور نەوەسێ تەسلیمە تو سەیرە و منتقەکە سەیرەم کەرکەرانەکە ئەمەسە شۆڕشەکە بڕۆ معرەفی کە بە دنیا حیا و حیسیەتە ئەوەن نیشانەدا چه ئەحمەقی چه دووگمی نیشان ئەدا هەرچیە کە گەرەکت و وەسەرە ئەم مەردمە بێری بیگرە بیکەوە لە جوولەجبازی چواریان لێ بکوژە تەواو نەهادی نەئەکرێ تەواو نەهادی نەئەکرێ چێتە ناوە مەردمە تەسلیمی زۆری دوژمن بووە چیرۆکی جەمەدانی سوور ئەمە یەکە عەرزدەڵێت خیلی غەڵەتەوە کرد دژمن کێس وا تۆ 2003 چووی تۆ عێراق دانیا دژمن کێس عێراق تۆ ئەیسە دەوڵەتە ئێرانی و متەفەکرینی دەوڵەتە ئێرانیە ئەنستیتۆتاران تاریخە ڕەشادەتی بۆت نووساگە لە ئەسنادە ئەوانە دژمن کێس دژمن داهدای دژمن کێس دژمن چۆن پێناسەیم دژمنە ناکەی خوێڕی لە هەر کوێمەیلتە لەسەر ئاخۆرەکەی ئەچەری لە هەر کوێمەیلتە تەکیا شەریکی تۆ ئیستە ماواتەنە عێراقی و پاسپۆرتە عێراقی وا لە گیرفانتاو بە دەستوری عێراقی ئەڕۆیتە بەرە و بوجە لە بەغا بۆ تێتە بەر دژمن کێس زۆر لە شێوەی قانونا تێتە دەر تۆیش ئیستا حەد بەو قانونە تەپەداگە بەسەرەوە مەردمە زۆر نییە تۆ یەکێتیە بێهویەتە بەرساختە تەپتان ناگە بەسەرەوە مەردمە بە مەعاشانە و بە دابەشکردنە پوڵە ئەو مەردمە بەسەر مشتێ مشەخۆرە پۆفیوزە دەوروبەرتانە لەوێ سیاگن زۆر چییە زۆر چی شکلیە تۆ دەسەگرکە بە کوناڕستقەکەەوە بە تۆ یەدەن فقەت تۆش بەشیەکەی بەسەر نۆکەرانە خۆتان نۆکەر دروزەکەی پوڵە گشتیە ئەم مردمە زایعیەکەی بە هەرز خەرجیەکەی زۆر بەمەێژن زۆر چییە ئێمە شانۆزی بەو مێژووە پڕ سەروەریە دەکەین و شانۆزی بەوە دەکەین کە قەت ڕێگە نەدرە خەباتی ڕەوامۆن و ناکوکیمان لەگەڵ ڕژێمەکان ببیتە ناکوکی بین نێوان ملەتەکان کامە قەت ڕێگەمان نەدا ناکۆکی نێوانە ڕژیمەکان بێتەوە ناکۆکی نێوانە ملەتەکان ئاغای مەسعودە بارزانی من فرەگەرەکمە احترامە ڕیشە چەرمەگە بگرم وەلێ فرە ئەحمەقی کابرای ئەحمەق زانی بۆ ئەحمەقی تۆ ئینسانێکی عادی ناوە خیابان نییە بێژم ئەوامە و فەقیرە و چیکا و بەوە بەختە تۆ بە دەوروبەر تۆ 100 دانە مشەخۆرە گەردەن کوڵفتە پڕ ئیدعای خوێڕی هەست ئەو مەتنە نووسیاگیانە تەوزیحیان بۆ داوە من بۆ یارانە خۆم ئاخێزنامەم نووساگە شەوانە تەفسیری ئەەکەمەوە لەبەرەوەی فێر بن ملەتە ئێران کەلەمەیەکی ئەبستراکتە ئینتزاعیە موجود نییە ملەتە ئێران دەرئەکەوێ خۆ ئەنوێنی لە مؤسسات دەوڵەتە ئێرانە دەوڵەت مؤسسات قانون ملەتە عێراق چەمکێکی ئەبستراکتە خۆی لە مؤسساتە ئەنوێنی چۆن نۆگەسە و دژمنایەتی تۆ تەکە مؤسسەی دەوڵەتە عێراقە شەڕەکەگە چۆن تەکە ملەتەکەی ناکردگە چۆن نەتکردگە ئەگەر ئەحیانەن کردوێتە
تۆ حاڵی دەچێژی ئەحمەق کێس ملەتە عێراق کێس اتفاقا ئەوە ئێوە بوون ئەدەبیاتە قەومیتان هاورد قەومە فارس قەومە تورک قەومە عەرەب ئەوە ئێوە بوون ئەوە ئێوە ئیستیشە ئیسرائیلی لەسەرەکەن ئەوە ئێوەن ئیستیشە بە ناوی حیزبی دموکرات و کۆمەڵە و یەکێتی و پارتی و عەرەبەکان و عەرەبەکان و عەرەبەکان و تورکەکان و تورکەکان و فارسەکان و فارسەکان و ئێوەن قۆمسازیەکەن یعنی چی نەبووگە بە دوژمنە دوو میلەت من پێم وایە شتێکی زۆر زۆر گەورە و پیرۆزەوە ئەبی لەسەریشی بڕۆین بەڵگەنامەکانی ئەو زنجیرە کتێبە لە سەرزاری دەسەڵاتدارانی وڵاتانی ناوچەکە خراوەتە ڕوو دەری دەخوات کە بزاو و شۆڕشەکانی بارزان بزاوی بەرخودان و ڕەتکردنەوەی زوڵم و برەودانی عەدالەت و پاراستنی ئاسایش و کۆمەڵایەتی و ژیانی پێکهاتەکان بووە نەک بزاوێک کورە کاورای کاول تۆ ئەگەر شۆڕشە عەداڵەتی و بزاوتە پێکاتەکان بووایت تا احتیاجی نەو لە بەڵگەهای دەستگاهای جاسووسی وەزارەتە خارجەی ئێران دەریبێری لە مەتنێکا کە ئەم مەردمە کەوت کەسە شوێنە خۆی ئەداوە کوشت و ئەم مەتنە ئەم مەردمەی هەڵساند گەس و دەرئەکەوێ لە پێناسەیە کە خۆت لە خۆتی ئەەکەی دەرەکەوێ پێویست ناکە بەڵگەی دیگەران بێری مەردیکە تۆ ئیستەیشە لەسەر ڕەش بیتە خوار 5,000 شەقە خۆی هەر لەو لایڤە وا ڕوودا و ڕڵاویە کرد و 1 ملیۆن ئاڵەتە تەناسولی حەواڵەی خۆت و مێینەکانە تایفە گریاگە هەرەو خەڵکەی وا تۆ ئیدعایەکەی هەوڵاتیتن وە تۆ ڕاهبەریانی بڕۆ تماشای ئەو لایڤە بکە وایسە من پڵبڵاویەکەم و مەرتی کە پێناسەکردنە ئەمە لە ئیدەیەکتی کە تۆ حەولە ئەو ئیدە کەسانێکە کۆ کردگەسەوە نێسەد ئیدەکەت نییە تۆ ئەبزارەکەیت بووگە ئەبزارەکەیش خۆ تۆ لە بلە دروستە نەکردگە دەستگاهای ئستخباراتی کۆرپۆرێشنەکانە منتەقە بە تۆ داگیانە تۆیان بەرجەستە کرد بە سوزلتیان کردگەس و بڕنەویان داگەسە دەسە فیشەکیشیان داگەسە دەسە پویشیان داگەسە دەسە ئەفغانی ێژێ نان کە باشە نانخۆر زیادە متوجه بووی هەر کام لەم کشوەرانە ئیستە ئەمریکا ئەرتەشە خوسوسی ئەس ئەو بلاکواتەرەوە هات عێراقی بۆ تۆ گرت ئەرتەشە خوسوسی بوو هیچ پاتریۆتیک بوونێکی تیانە بوو لە خەڵکە ڤێنزوێلا و مگزیک و لوبنان و ئەم بەڵبەختە بێشارانەی جەم کرد و حقوقی پیانەدا ئەرتەشە خوسوسی بلاکواتەر ئەوە تۆ خاسیانە ناسی کارێکی نییە نان کە باشە نانخۆر زیادە نان کە بوێ نانخۆر فرەس ئەهاتۆ لە حیت شەڕێکی جدیاوە لە دەوروبەری قنخڕە پێشمەرگە فرەس بۆ مەعاش خواردنە 500,000 و 1 ملیۆن دیلار فرەس گەشتی سەرەی نووساگە تۆ مەعاشی پێبین تۆش ئەوسا کەس کەری پێ تۆ نایەوەست لە کەرەجە هەڵێ وەلی ئیستە کونا ڕستەکەیان لە حەلیم داگەسە دەسە گشتی پێریجە سەرۆک و قەشەنگ و زەریف و باڵابەرز و ڕەحبەر و تۆش بێمستەوای بێ ئاستە بێ ئەقڵە دوو کەلەمە قسە ناتوانانی بکەی فشە تێبووگە چون کونا ڕستەکەواوە دەستەوە دایانیاگی بەسەر خەزیێنەکەوە بەشی کەیتەوە عشایری ئینەوچەگەری بە درێژایی مێژوو زوڵمێکی زۆر لە نەتەوەکەمان کراوە خەیلی غەڵەتە کرد بە درێژاییە مێژوو تێ هەڵدریاگ یعنی 6,000 ساڵ مێژوویە مدەوەن یعنی 3,000 ساڵ خەیلی غەڵەتە کردە کە جەد و ئاباددا کێ زوڵمی لێمان کردە کێ غەدری لە ئێمە کردە بە درێژایی مێژوو هەروە لە خۆتۆ قسای شەشمەنی 5 قەران فڕادەی کامە گەوات لە تۆ گەواتر کردیسی ئاخەیجی قسەی پێیەکەی دێ ئەم قسە ئیشی تۆ ئەیکەی ئیسباتی کەی چۆن لە ژێرە زۆڵمە کیا بووگین لە ژێر زۆڵمە کام کێ جورئەتی کردگە پاپ خاتە سەرزەمینە ئێمە ئاخە تێ هەڵدریاکە بە درێژاییە مێژوو
تووشی چەندین بێوەعدی و بێوەفایی بووین لە بەرامبەری خۆمان خۆشباوەڕ بووین بە دوو قسەی خۆش هەموو شتێکمان باوەڕ کردووە بەداخەوە ئەوەی ئێستا دەیزانین خۆزگە پێشتر دەمانزانین پێشی 2003 خۆزگە ئەوەختە دەمانزانین خۆش باوەڕ بووین سادە یعنی کەروگین ئەحمەق بووین ئێوە مەئمورم بدە جوولەکە خۆزگایەوە نەوایەنە بە دوو قسەی خۆش ئەخەڵەتیاین تێ هەڵدریاک یابوو بوونە خۆت بە ئێمە تەعمیم مەدە ئێمە وان نیین ئێمە دەست دنیا لە پشت و ئەوەسینەوە ئەگەر وانەوایە 2003 ئەمانە ئەمەی ئیستا ئەیزانی بمانزانیە وانە دەبوو یعنی نەڕوویت و دەوڵەتە عێراق دروستکە ئیستا زۆڵوگی دەی تۆ ئەگەر بنەمات بووایە سادە دڵی و خۆش باوەڕی نەگەرەک بوو کاکە ئەگەر ئیدە و بووایە سنگ و منە بوو فڵک نەتیە خەڵەتاند ئەگەر ئەم کورد بوونە بنەمای بووایە و تەعریفە لە دوژمن بووایە 2003 نایچووی دەوڵەتە عێراقی دروستکە تابێژی من سادە بوو پەس تۆ شۆڕەشە نەکردگە کە ئیدەی بوێت هیچ ئیدەی شۆڕشی دروست نەکردگە کەرەستە دروستی کردگە و بە معنای واقعی شۆڕش انقلاب نییە نمایشێک لە شەڕە بەکرێ گیریاگەن تا لە ژێرە ناو و کورد بکەنە قەوم و نابودی کەن سەرزەمینە کوردان و تاریخ کوردان حاڵیت بوو ئینسانێک کە ئیدەی هەست من ئیستە سەمومەنە ئاخیزم داگە بە دەستیارانەوە هەچ کامیشان نەفلاتون نیەن وەلێ کوڕم گەرەکە بیان خەڵەتێنێ ناخەڵەتێن ئەزان چیان گەرەکە ئەزان چۆن خۆیان پێناساکەن چۆن تۆ خۆتە کردگە بە ڕەحبەرە ئەم مردمە بە دوو قسەی شیرین خەڵەتیایی بەس نەو کەنیشکنەوی 50,000 جار تەجاوزیان پێ دەکرد خۆ هەر مەشیە زۆڵمان جەم کردایەت و لە شوێنتانە چۆن خەڵەتیایی هەڵی بوو قسەیەشی و حساو کتاو بیکەی بزانی و بیکەی هەڵی بوو ڕەهبەر بوون و دۆلار و سەفتە دۆلار و حمایەتە دەوڵەتانە منتەقە نییەوە ئەم مردمتانە فاسد کردگە کەس ناتوانێ بەحسی انقلابکەژی وە کێوە لە پشتە ئەمریکا لە پشت نەوێ حیچێ ناوی کورە خوێڕی دێتەوە هەر ئەمە بووی وانەوی تۆ 4 نەفەر هەر وەختی بڕنەو بوو نان بوو خەڵقڕووی تێکردی هەر وەختی بڕنەو نەو نانە و دا ئەکەفتی بۆ خۆت خەریکی باخەسی و بووی لەو کەرەجە یانێ منزورم ئەترافیانە خۆت پاڵەداوە ئەرباب جا لەم گشتە توڕەحاتە مەسعود مسەفاوتی جەماعەتە کوردبازە ڕۆژهەڵات و کورد گیریان داگۆ سادق زیباکەلام دوو تانەیان لێ ئەدا خەیلێ بۆ مەقامە خۆی زیاتر احترام قاعلە تا بارامە چڕێسە وەڵەت بەبگی جارە دوو تیکیان لێخە ژێ کوردیەکەی من وەسە ئینگلیسیەکەی نێچیر و فەڕەنسەویەکەی مەسعود لێو دوا ئێژێ ئێوە پەروەردەتان گەرە کە 150 ساڵ خەباتان بۆ چی کرد بۆ ئەوە کرد کوردە قەومیە بێعەقڵ نادان دروستکەن ڕازەکە ئیستە ئێمە ئارشیفسازیمان کردگە تا ئەم مردمە نادانترکەن لذا لە دەستورە کارتانوێ لە بیرتان نەچی ئەم کتێوانەوە ئێمە دروستیەکەین لە مەدرسەی سەرەتایەوە بیکەنە ناوە مێشکە و مردمە تا زانکۆ هەڵی بوو زیواکەلامیان بۆ ئەوە هاوردبێ جا ئیستە مشتی حانەقن و خاڵە هاوارەکەنەوە زیباکەلام بۆ وای وتکە کورە و حەلیمە پیا گیتیانیە بارامە وەڵەتبێگی مێژووی شۆڕشتان ئەنووسی تێ هەڵدریاگینە کەستان دەم ناکاتەوە گیرتان داگەوە سادق زیباکەلام لایەوە خۆش